تێکچوونی دۆخی ئەمنی و ئابووری عێراق و لێکەوتەکانی لەسەر کوردستان تەوەری ئەم هەفتەیەی ستۆدیۆ 24 دەبێت بە بەشداری بەرهەم عەلی نووسەر، دکتۆر سۆران بەرزنجی، یاساناس و شرۆڤەکار، دکتۆر گۆڤەند شێروانی، پسپۆڕی ئابووری، هۆشیار سیوەیلی، سیاسەتمەدار، ئەم کاتتان باش. وێڕای ئەو قەیران و کێشە گەورە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و تەندروستیانەی کە ماوەیەکە ڕووی لە عێراق کردووە، هەروەها لە هەمان کاتە ئێستا دۆخە ئەمنیەکەی عێراق بە تایبەتی شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق و بە تایبەتریش شاری بەغدای پایتەخت بە شێوەیەک تێکچووە کە ئەتوانین بڵێن ڕۆژ نییە هێرشێکی سەربازی نەکرێتە، هێرشێکی چەکدایی نەکرێتە سەر کاروانە سەربازیەکانی هێزی هاوپەیمانان، ڕۆژ نییە بە هێرشی موشەکی نەکرێتە سەر بارەگا دیبلۆماسیەکانی وڵاتان و بە تایبەتیژی ئەمریکا، و ئەگەر ئەم دوانە هیچیان نەبێ بە دڵنیایی و هەڕەشە لە ئارادە دەبێت بۆ هەردوو ئەم ئامانجانە. ئەمە لەلایەکی ترەوە ڕۆژانە چالاکوانانی خۆپیشاندەرانی پار و پێرار و ئەمانە تاک بە تاک یان بە کۆمەڵ یا بە خێزانی لێرە و لەوێ تیرۆرەکرێن و تا ئێستا کەسێکیش دەستگیر نەکراوە بەو هۆیەوە. ئەم دۆخەهانە هەمووی پێکەوە وای کردووە کە وڵاتێکی وەکو ئەمریکا نزیکەی 2 هەفتەیەک لەمەوەەر بڕیاری سەرەتایی داخستنی باڵێۆزخانەکەی لە بەغدای پایتەختی عێراق بدات. بە دوای ئەوەیە 25 دەوڵەتی ئەوروپی و ئاسیایی و تەنانەت وڵاتانی عەرەبیشی تیا بوو هۆشداری نامەیەکیاندا بە حکوومەتی عێراق کە ئەگەر خۆیان و بارەگاکانیان و کارمەندانیان پارێزراو نەبن بە دڵنیایە ئەوانیش ڕێوشێنی هاوشێواگر نەبەر. ئەمە جگە لەوێ ڕوبەڕۆژ هەموو ئەم قسانیان بە مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق وت. لە دوای ئەوەیە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش لێرە و لەوێ هۆشداری دەدەن کە ئەگەر خۆیان بارەگاکانیان کارمەندانیان چالاکیەکانیان لە ڕووی ئەمنیەوە پارێزراو نەبێ ئەوانیش هەڕەشەی کشانەوە یاخود ڕاگررتنی کارەکاریانەکەن. لە چەند ڕۆژ شەوی ڕابردوشتە هەموو ئاگاتان لێ کە دۆخی بەغدای پایتەخت بە شێوەیەک تێکچووە کە هەموو هێز ئەمنیەکان لە ئینزاری دەرەجەیەکی بەرزان و هەموو ئەمانە هاوکاتە لەگەڵ قەیرانێکی گەورەی ئابووری کە بە پێی خودی مستەفا کازمی سەرۆک وەزیران بە پێی قسەی خۆی ئەمە سەختترین و قورسترین قەیرانی ئابووری و داراییە لە مێژووی دەوڵەتی عێراقا ڕووی کردوتە حکوومەتی عێراق. هەموو لایەک بەخێر بن. ئێمە لەم حەڵقەیە شرۆڤەیەکی ڕەگوڕیشەی ئەم ڕووداوانەکەین هۆکارەکانی و هەروەها لێکەوتەکانیشی لەسەر کوردستانەکەن. تەمان لێرە ینی چەند پرسیارێکی گرنگ سەریان هەڵا و هیوادارم فریاب بکەوین پێکەوە وەڵامی ئەم پرسیارە گرنگانە بینەوە. ئەویش ئەوەیە ئەم دۆخە ئەمنی و موشەکبارانە بۆ لە ئێستایە لەم کاتەیە ئایا پەیوەندی بە دەست بەکاربوونی مستەفا کازمیەوە هەیە، ئایا پەیوەندی بە هەڵبژارنەکانی ئەمریکاوە هەیە، ئایا بۆچی قەیرانی ئابووری و تێکچوونی ئەم دۆخە ئەمنیە بە سەختیە پێکەوە هاوزەمان بوون و بۆچی گرنگیشە بپرسیم بۆچی هەولێریشی گرتەوە ئەم موشەکبارانە. ئیتر هەموو ئەم پرسیارانە گرنگە وەڵامیان بینەوە. دکتۆر سۆران با لە جەناب تۆ دەست بکەم. زۆر سوات کاک بەرم. ئەوەی کە جەنابەت باست کرد بەڕاستی بەگەڕانەوە بۆ باکگراوندی پەیوەندیەکانی نێوان عێراق و ئەمریکا بە درێژایی مێژووی پەیوەندیەکانیان شتێکی لێ خوێنرێتەوە. ئەویشەوەیە کە ئەوەی ئێستا ئەگوزارێت لە پەیوەندی نێوان عێراق و ئەمریکا شتێکی نامۆ نییە، بەڵکو هەر ئیمتیداد و درێژبوونەوەی ئەو شێوازە لە مامەڵە و پەیوەندی بووە کە لە نێوان ئەم دوو وڵاتەیە هەبووە. سەرەتای پەیوەندیەکانی عێراق و ئەمریکایان با بڵێن تەواجودی ئەمریکی لە مەنتیقەی کە پێوترێ عێراق ئەگەڕێتەوە بۆ کۆتاییەکانی سەدەی 19 و کاتێک کە لە دەورانی عوسمانیەکانە ئەمریکا بڕیارەدا کە کۆنسوڵێک بۆ ویلایەتی و کاتی بەغدا بنێرێ، بەڵام هەرزوو لەژێر پەردەی دین و لەژێر پەردەی ئەوەی کە ئەمانە هاتوون ئاینی مەسیحێت بڵاو بکەنەوە ئەوانە هەرزوو ئەو کەسە ئەبێتە کەسێکی نەویسترا و داوا لە ئەمریکا ئەکرێت کە بیکێشێنێت. ئیتر بە دوای ئەمەیە تاوەکو ساڵی 1930 ئەو کاتێک کە بەریتانیا و عێراق اتفاقیەک واژۆکەن کە عێراق ئەتوانێت لە ساڵی 1932 سەربەخۆیی بەدەست بێنە سەربەخۆیی تاڵ، ئەمریکا بە شێوەیەکی فەرمی ئەو کات دەوڵەتی عێراق ئەناسێنێ لەم جوگرافیای ئێستاە و پەیوەندیە دیپلۆماسیەکانی لەگەڵا دەست پێەکە. بە درێژای ئەو ڕووداوانەی کە لە گۆڕانی سیستەمی پاشایەتی و ئەو کۆدەتایانەی کە هەر هەبووە
هەمیشە پەنجەی تۆمەت بە جۆرێک لە جۆرەکان بۆ ئەمریکا درێژ کراوە بەڵام پەیوەندیەکان هەر بەردەوام بوون هەتاوەکو کاتی کە ڕووداوەکانی داگیرکردنی کوێتی بە دوا هادە و کاتە ئەمریکا بڕیارەدا لە 21 کانونی دووەمی ساڵ 1991 بە یەکجاری باڵێزخانەکەی داخاوە کۆتایی بە هەموو تەواجودێکی سیاسی خۆی لە عێراقا ئەهێنێ لەو کاتە بەدوا لەو حەدەسانەی لە جەنگی کوێت بەدواوە ئیتر ئەمریکا لە چاوی سونەی عێراقا لە چاوی سونەی عەرەبی عێراقا ئەبێتە هێزێکی نەیار و دوژمن کە ساڵی 2023 بەدوادێ پرۆسەی ئازادی عێراق دەست پێیەکاوە لە دواتر ناساندنی خودی ئەمریکا بە بڕیارێکی نێودەوڵەتی بەوەی هێزێکی داگیرکەرە ئێمە بینیمان کە ئەو نەیاری و ئەو دژمنکارەی کە هێزی عەرەبی سونە و ناسیۆنالیستەکان بۆ و پاشماوەکانی بەعز بۆ ئەمریکا هەیان بوو بینیمان ئاڵۆزیەکان و کوشت و کوشتار و سەرەتای زەفەربردن بە هێزی ئەمریکا و زۆری ئەو 5011 سەربازی ئەمریکا کە لە عێراقا لە دوای ساڵی 2023 کوژراون لە ئەنجامی دژایەتیکردنی عەرەبی ناسیۆنالیست و پاشماوەکانی بەعز بۆ هێزەکانی ئەمریکا دوای ئەوەشی کە با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان بەرژەوەندەکانی ئەمریکا لەگەڵ ئێرانە تێکە چڕژێ و ململانەی نێوان ئەم دوو هێزە ئەگاتە ئاستی سزادان و لە دوجارە ئەگاتە ترۆپ لە سەرەتای ئەم ساڵا بە کوشتنی قاسم سولەیمانی ئیدی ئەمریکا بە تەواوی لە چاوی هێزە سیاسیەکان و شەقامی شیعی عێراقیشە ئەبێ بە هێزێکی نەیار و ئەبێ بە هێزێکی نەویسترا و ئەبێ بە هێزێکی دوژمن هەر لەبەرەوە نامۆ نییە ینی تۆ هێزێکی بیانی لە وڵاتێکا کە لەسەر ئاستی کۆمەڵایەتی نەویسترێ لەسەر ئاستی سیاسی پێشوازی لێکراو نەبێ ئەوەی کە ئێستا ئەیبینین ئەبێتە دەرەنجامێکی ئاسایی بەڵام ئەوەی ئەمێنێتەوە ئەوەیە کە لە چاوی کووردا لە چاوی کوردستانە هەمیشە ئەمریکا هێزێکی بەم شێوە نەیار نەبووەوە هیچ کات مامەڵەی نەیاری لەگەڵدا نەکراوە و ئەوەی هەیە ئێستاکێ ئەوەی کە ئێستا ئەگوزارێ ئەوەیە کە ئەمریکا کەوتۆتە بینی دوو بژاردەوە کە هەر کامیان هەڵبژێرێ قورسە ئەمن پێم وابێ ئەوەی کە مەسلەی کشانەوە و کۆتایی پێهێنانی هێزەکانی ئەمریکا بێ یان تەواجودی سیاسی ئەمریکا بێ لەگەڵ استراتیژێتی تازەی خودی ئەمریکایە ناگونجێ لەلایەک لەبەرەوەی کە ئێستا استراتیژێتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ ئەوەیە کە زیاتر بمێنێتەوە زیاتر پارێزگاری لە دۆستەکانی بکاوە بە تایبەتیش مەسلەی بەرژەوەندەکانی ئیسرائیلەوە بەرژەوەندەکانی عەرەبستانی سعودیە و سنووردانانە بۆ هەژمونی ئێران کەواتە عێراق لە ڕووی جیۆپۆلیتیکەوە بواری ئەوە نادات کە ئەمریکا عێراق چۆڵ بکاوە دەستبەرداری بێ لەبەرەوەی ئەم عێراقە پردی پەیوەندی بەستنەوەی ئێرانە بە سووریا و پاشانیش بە لوبنان و پاشانیش هەڕەشەیە بۆ سەر بەرژەوەندەکانی ئیسرائیل و خاڵێکی دیکەی زۆر گرنگ ئەوەیە کە لەسەر ئاستی خودی ناوخۆی عێراقیش ئێستا ڕوخساری سیاسی لە عێراقا بە شێوەیە کەوتۆتەوە بەهۆی ئەو دابەشبوونی تێڕوانینەوە کە هەیە ئەوەیە کە تەواجود و بوونی هێزێکی بیانی و بە تایبەتی ئەمریکیش بۆتە زەرورەتێکی حتمی چونکە ئەگەر بێت و هێزەکانی ئێستا هێزی عەرەبی سونە سەرباری ئەوەی لە دوای 2023 نەیاری ئەمریکا بوون ئێستا ئەوان نەخێر ئەوانیش بە بەڵگەی ئەوەی کە ئەوان لەگەڵ کوردستانە تاکە هێز بوون کە دەنگیان بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا نەدا لە 5 کانونی دووەمی 2020 و ئێستا ئەوان نەزانن مانەوەی هێزەکانی ئەمریکا و بوونی سیاسی بە هێزی ئەمریکا لە عێراقا زەمانەتی ئەوەیە کە با بڵێن هەژمونی تاکلایانەی تائیفی ڕوونەدا و ئەو فکر و زادەی تۆڵەسەنەوەی کە لە پێکاتەکانی دیکە هەیە چەمانەکەشی هەرتاوە بەڵێ کاک شارخۆل لە 2023 تا بڵین تقریبا لە 2004 و 5 ئیتر دۆخی ئەمنی عێراق دۆخێکی جێگیر نەبووە ینی ئیتر ئەو گروپانەی هەمومان بیرە چی دروست بوون گروپی شتێک بە ناوی مقاومەی عێراقی دروست بوو ماوەیەک گروپی جێشی نەقشبەندی دروست بوو قاعیدە دروست بوو ئەنسار الئیسلام ئەنسار السونە هەموو ئەمانە و تا گەیشتەوەی ئەو کارە ساتی کە داعش نایە و بە دواشیدا حەشدی شعبیش بۆ خۆی هەر هۆکارێکی زۆر گرنگ بوو بۆ تێکدانی دۆخی ئەمنی بەس بۆ ئێستا لەم کاتەیە گەیشتوەتەوە ینی مەستم ئەوە بۆ ئێستا گەیشتە ئەوەی کە ئێستا ئەمریکا لە من داخەمەگەر هێرشەکانیش خەستر بوونەتەوە لەسەر بێگومان وەکو دکتۆریش باسی کرد کێشەکان ڕێگێکی مێژوویان هەیە ئەمە بێ بگەڕێنەوە بۆ سەرەتای دروستبوونی عێراق کە دروست بوو لەسەر بنەمای بەرژەوەندی خەڵقی تر دروست بوو لەسەر بنەمای بەرژەوەندی ئەو گەلانەی کە لە عێراقا ئەژیان دروست نەبوو و تایبەتیش لە سەر بنەمای بەرژەوەندی بریتانیەکان لەو کاتەیە دروست بوو و ئەمە تەبعاً بەم شێوەیە هات و نخبە سیاسیە یەک لە دوایەکەکانی عێراق بە شێوەی حکمی عێراقیان کرد کە تەنها بەرژەوەندی خودی خۆیان و تاقمەکەیان و حیزبەکەیان یا بنەماڵەکەیان لە بەرچاو و تایبەتیش ئەمە دوای
1950 زۆر بە تەواوەتی ڕەنگیدایەوە لە دوای ئەو لە ڕێگەی ئەو حکوومەتە یەک لە دوایەکانی کە هاتوونەتە سەر حکم و جگەل لەوەی کە تاقم و نخبەی سیاسی تایبەت لەسەر حکم بوون بەرژەوەندی نێودەوڵەتیش و بەرژەوەندی ئیقلیمیش بێگومان کاریگەری خۆی سلبی هەبووە لە شێوەی ئیدارەدانی عێراق و بەڕێوەبردنی عێراق ئەمە لە ڕووی مێژووییەوە ئەوەی کە ئێستا گوزەرێ بەڕاستی دوتە خاڵی زۆر گرنگ هەیە بە تایبەتی دوای هاتنی بەڕێز مستەفا کازمی و وەکو سەرۆکوەزیرانی عێراق کێشەیەکی تەقریبەن ئەتوانم بڵێم 5-6 ساڵی هەیە لە نێوان کازمی و لە نێوان ئەو جەماعەتانی کە ئێستا دژی کازمی بە تایبەتی کەتائیبی حیزب الله لە ماوەی 2014 تقریبان تا 2016 زیاد لە 3 جار هەوڵی کوشتنی مهندس دراوە کە تەمایشێکە لە دامەزرێرانی کەتائیبی حیزب الله زۆر ڕاستە وەختە کازمی ڕئیسی جیهازی مخابرات نەبوو بەڵام دواتر هاتە جیهازی مخابرات و تا دواییش و تەنانەت دوای ئەوەی کە قاسم سلێمانیش کوژرا تا ڕادەیەک پەنجەی ئیتیهام و تاوان و تۆمەت بۆ کازمی درێژەکرێت ئێستاش بە ئاشکرا ئەوانەی کە ئێستا ئەو کێشانان دروست دەکەن ئەوانەی کە بە تایبەتی هێرشەکەن سەر باڕۆزخانی ئەمریکا لە ناوچەی ساوز و کێشەی ئەمنی دروست دەکەن لەو فەلەکەی ئاسوڕێنەوە کەتائیبی حیزب الله عەسایبی ئەهل الحەق نوجەبان ئەوانن کە زیاتر خۆمانەزانین کە لە مەستەوەی ئامانجەکە شکست پێهێنانی کازمیە یەکێک لە ئامانجەکان شکست پێهێنانی کازمیە چونکە ڕاستە لایەنە شیعەکان و بە ڕەزامەندی ئێرانیش تا ڕێدێکی زۆر کازمی هاتووە بەڵام بەرژەوەندیان لە بەردەوامبوونی کازمی نییە ئەیانوێ بە هەموو شێوەیەک شکست بە کازمی بێنن لە بیریشیان ناچێتەوە کە عادل عەبدولمەهدی کاندیدی ئەوان بۆ شکستی پێێنرا ئێستاش دیسانەوە ئەوەش لایەنێکە کە یانێ شکستی بە کاندیدێک بێن کە شکستیان بە کاندیدەکەی ئەوان هێناوە کە عەبدولمەهدی بوو ئەمە خۆی تەبەن هۆکارێکە لە هۆکارەکان هۆکاری تر بەڕاستی تەوقیتەکەی ئێستا لە ئەمریکا ئەزانین 3 مانگ 11 هەڵبژارنێکی زۆر گرنگ و چارە نووس ساز نەکردن تەنها بۆ ئەمریکات بەنم بڵێن بۆ جیهانیش بڕێوەچێت ئەو هەڵبژارنە ئێران ئێوێ تا ڕادەیەک کاریگەری لەسەر هەڵبژارنەکە بێ بە شێوەیەکی کەم یا زۆر و ئێوێ هەڵوێستی ئەمریکا لە ناوچەکەیان لاواسکات تەسیری هەیە و ئەمانەش تەمەند بە شێوکی ڕاستەوخۆ ڕەنگە نەیەوێت یان نەتوانێت بەڵام لە ڕێگەی خەڵقی تر ئەوێ گوشار بخاتە سەر ئەمریکا بە تایبەتی ئەم ئیدارەی ئێستا ئەمریکا تەمان ئەمانەزانین لە ماوەی چەند ساڵی ڕابردووە چ ڕۆڵێکی هەبوو لە ناوچەکە و چی کردووە بەرامبەر بە چی کردووە ئەگەر ئەم ئیدارە هەڵبژێرێتەوە طبعاً ڕەنگە پاشە ڕۆژی ئایندەی هەندێک وڵات و ڕژێم لە ناوچەکە زۆر بەرەو باشی نەڕوە لەبەر ئەمەش لایەنێکە تەوقیتەکە یانەوە لە کاتێکا کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا هێمن و ئاسایش لە ناوچەکە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوێ تووشی زیان و زەرەری گەورە نەبێت ئەوێ هەڵوێستەکەی تووشی هەندی حراجێت نەبێت هەندێک لایەن هەن کە هەوڵەدەن کە ئەو حراجێت و ئەو وەزع بۆ استراتیزی ئیدارەی ترامپیش استراتیزی سەرەکی لەم ناوچەیە فشاری بەردەوام بۆ لەسەر ئێران فشار تا ئەو تا ینی نرخی تەمەن و ڕەوشی ئابووری ئێران زۆر زۆرترین دەردی خۆیان ڕەنگە ماگزیمەم پرێشەریا زۆرترین و بەرزترین گوشار کە سیاسەتی ئەمڕۆی ئەمریکایی پەیڕەوەیەکا بەرامبەر بێن زۆر وازەحە یانەوێت کە گەورەترین گوشار بخەنە سەر ئێران بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنامەیەکی تر ڕێکەوتنامەیەکی ناوکی تر ئیمزا بکرێت کە زیاتر لە زیانی ئێران زیاتر لە زیانی ئێران بێ یاخۆ لە بەرژەوەندی مادام هەر باسی ئابووریمان کرد دکتۆر جەنابێت سپۆڕی ئابووری ینی پرسیارێکی گرنگ لەسەرەوە ڕوژانمان ینی بۆچی ئەمە هاوزەمانە ینی جارێ یەکەمیشت حەزەکەم ڕوونی کێتەوێسە دۆخی ئابووری و دارایی عێراق لە چیایە و پاشان هاوزەمانبوونی لەگەڵ ئەم دۆخی ئێستاکە وڵاتێکی وەکو ئەمریکا ئاڵێ من باڵەسخان ناکێشمەوە زۆر سپاس کاک بەڕاستی ئەوەی برادران باسییان کە لەسەر کاریگەری و ڕۆڵی وڵاتە یەکگرتووانی ئەمریکا لە عێراقەوە ئەمە تەنها ڕۆڵەکی سیاسیۆم نییە بەڵکو ڕۆڵەکی ئابووری بەهێزشەیە ئێستا حالی حاضر عێراق لە ژێر قەیرانێکی ئابووری و دارایی بە هەمان کات جیاوازیش هەیە مابینی ئەزمەی مالی و ئەزمەی ئابووری ئەوەی کە گرنگە لانی داراییەکە باسکەین ئابووریەکە باسکەین
چەندە لە سینۆ بەڕێز وەزیری دەرەوە دکتۆر فات حوسێن باسی وتی ئەگەر ئەمریکا کشاوە یاخود سەفارەی خۆی داخستەوە سێ کاریگەری سەرەکی دەبێت یەکەم سیاسی دوم ئەمنی دومش ئابووری و عێراق دەکەوتە عوزلێکی دووەلی تەنها بە خاڵەکانی ئابووری باسکەم ئێستا خۆی هەموو داهاتی عێراق لە ژێر حمایەی بانقی فدرالی ئەمریکیە واتەگەر و حمایە نەمینێتن چەند وڵات هەیە قەرزی لەسەر عێراقی توانی حەزی ئەم داهاتەی بکە کە داهاتێکی سنووردارە بە تایبەت لەگەڵ نزمبوونی نرخی نەوت ئەوەی تر کاریگەر دەبیتن ئەو مساعداتە و ئەو هاوکاریە داراییە و عسکریان کە دێ بۆ عێراق ئەکید تەسیرەکی زۆری لەسەر دەبی هەموو ڕادەوەستی ئەوەی خاڵی سێمیش ئەوەیە ئێستا زۆربەی ئەو کۆمپانیای کە ئیش دەکەن شێڵە ئەکسمۆبیلە کە کێڵژانی نەوتی باشووری عێراق هەموو ئەگەر کشانەوە بەڕاستی ئینتاجی نەوت ئەم پرۆسەی بەرهێنان نەوت بە تەواوی ڕادەوەستی بە تایبەت ئێستا کار دەکەن لەسەر بەرهێنانی گازی سروشتی کە زۆر گرنگە تا ئێستا احتیمامی پێنەدرایە خاڵێکی چوارەم جگە لە ئەم کۆمپانیە هەر کشانەوەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و داخستنی باڵێۆزخانەوە دەکاتن وڵاتەکانی تر هەمان ئەجرا بکەنەوە و وانیشان دەدا کە عێراق لەمە دووە ژینگەیەکی ئارام نییە بۆ بەرهێنان هیچ وڵاتێک نایەتن یان کۆمپانیایەک ڕووناکەتی عێراق بۆ بەرهێنان لە کاتێکدا بودجەی عێراق ئەستن کورتێنانێکی گەورە هەیە ئەو بودجەی کە هەیە ئەو میزانەیە هەرچەندە پەسەندیش نەکرا لە 21 تقدیم کرا بە پەرلەمان 22 سەحب کراوە چکە کورتێنانی زۆر لێیە بۆیە ئەگەر بەرهێنانی استثماری تێدا نەبی و بەرهێنانی تێرابی هیچ حکومەت ناتوانانی ئەرکەکانی تری جگە لە موچە جێبەجێ بکاتن زەمە ئابوووریەکەیەتی داراییەکەی مشکلەی موسەش هاتوۆتە پێشێ من هۆکارە ینی ئەوەی کە بیجێڕمەوە هۆکاری ئەو تێکچوونی دۆخە ئەمنیەکە دیسان دێمەوە سەری بەڕای من سێ هۆکاری زۆر گرنگن یەکەمی شت ئەوەیە کە حکوومەتی عێراق دەوڵەتی عێراق ئێستا هێزی لە ڕووی هێزی سەربازی و ئەمنی و پۆلیس و ئەم شتانەوە ڕاستی زۆر کارا و کاریگەر نییە هۆکاری دووەم ئەوەی لە بەرامبەر ئەو بەهێزی هێزە سەربازی ئەمنیەکانی عێراق میلیشیا چەکدارەکان زۆر با بڵێن بەهێزن لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری حتا لە ڕووی چەکەوە لە ڕووی چەک و تفاقەوە ئێستا خۆ پێشکەوتوترین چەکی ئەمریکی بەوانە بۆ بینیشمان کە هاتنە سەر کوردستان چیان پێبوو پێشکەوتوترین جۆری دەوابیان پێبوو سێهەم هۆکارەوەیە کە ئەوەی کاک وشیاریش باسی کرد کاک دکتۆریش باسییان کرد درێژەدانی من ینی بەردەوامی ململانی ئەمریکا و ئێران لە گۆڕەپانی عێراقدا کە ئەمیش هەر بە خۆی دیسان یەکلابوونەوەی قورسە و بڵیت و نەڵی ناوبەناو ئەبێ دۆخی ئەمنی ناجۆر ینی خراپ بێنێتە ئاراوە بەڵام کێشەکە چیە من هێستا هێزە چەکدارەکان ئێستا بەپێی تازەترین راپۆرت نزیکەی 7 گروپی سەرەکی میلیشیای حەشدی شعبی هەیە باشە ناو ئەم 7 گروپە کۆمەڵێک ڕقەمی جیاوازەوەترێ سەر ژمارەی چەکدارەکانیان بەڵام ئەوەی کە زۆر نزیکە لە ڕاستی باسی لە 1.4 ملیۆن ینی 250,000 چەکدارەکەن و دوێنێ شتێکم خوێندووی فایق شێخ عەلی ئەڵێ پەرلەمانتاری عێراق ئەڵێ 82,000 لەمانە بندیوارن ینی ئەوە خۆیان ناوێ ناو فەزایی ینی بەڵام بە هەر حاڵ 200,000 چەکدارێکیان هەر هەیە جا سیر کرد ماوەیەک لەمەوە پێش ئێمە شایەتی ئەوە بین بڵین گفتوگۆی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق ئەمریکا کە پاژەوەی کازمی سەردانی ئەمریکای کرد و پێشوازی گرنگی لێکرا لایەن سەرۆکایەتی ئەمریکا و هەروەها لە وەزارەتی دەرەوەش بەڵێنی زۆر گەورە درا بە عێراق و هەندێک گرێبەستی ژواژوە کرا هی گرنگی ئابووری بەڵێنی زۆر گەورەشیاندا بە عێراق بەڵام مەرجە سەرەکیەکە ئەوە بوو یعنی ئەم بەڵێنە هەمووی ئەوە بوو کە تاوان لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سەربازیەوە حتا گەیشتۆتە لە ڕووی زانستی و کولتوری و مرۆیی و تەندروستیش کە یارمەتی عێراق بن و وەکو دواهەل سەیریکەن بۆ هەستانەوە عێراق ئەمریکا و بەڵێنی داوە کە هاوپەیمانەکانیش و فشاری خۆشی لە بانقی نێودەوڵەتی و سندوقی نەقدی نێودەوڵەتیش بخاتە گەڕ بۆ هاوکاریکردن هەستانەوەی عێراق بەڵام هەمووی ئەمە مەرزی زۆر سەرەکی هەیە نەهێشتنی هەژبوون و دەسەڵات و هەیمەنی گروپە میلیشیایەکان و دەستێوەردانی ئێرانە جاری کەژ و تومە هەر لێرە لەم بەرنامەیە مستەفا کازمی یا هەر کەسێک سەرۆک وەزیرانی عێراق بێ پێویستی بە 3 میکانیزم هەیە بە 3 میکانیزم چوارەمی نییە بەم شێوەی ئەتوانێ میلیشیاکان نهێڵێ
ڕەمەنجگە لە پشتیوانی ناوخۆی و دەرەکی یەکەم ڕێگای ئەوەیە کە ئەم هێزانە لەگەڵ حیزب و لایەنە سیاسی عەرەبیە شیعەکان دانوستان بکات و بڵێ بە ئەم هێزانە هەڵبەشێنینەوە کە ئەمە بە دڵنیایەوە دوو لەم پەریگرنگی لە پێش ئەویش ئەوەیە کۆماری ئیسلامی ئێران کە هەژمونی هەیە بەسەر ئەو حیزبانەوە بەسەر میلیشیاکانیشەوە هەرگیز ڕێگە نایە و خودی ئەو حیزبانە نایەنێ لەم دۆخەی ئێستایە کە هێزی چەکداریان نەبێ. دووهەم میکانیزمی گرنگ ئەوەیە کە بیکات ڕەنگە ئەمیان تا حدێک ڕێی تێبچێ بەڵام ئەویش لەم پەری خۆی هەیە. ئەم هێزانە میلیشیاکان یعنی ئەم 250,000 چەکدارە بخاتە سەر هێزە سەربازی ئەمنیەکانی خۆی وەزارەتی دیفاع و ئەمن و پۆلیسی فیدرالی و دژە تیرۆر و ئەمانە. بەڵام ئەمەش دیسان دوو لەم پەریگرنگی ئەوەی کە وتمان سەرکردەکانی میلیشیاکان ئەو پارە زۆرە و مەعاشە خەیاڵی وەریەگرن لە چی زیان دەچێ ئەو بندیوار و چەک و تفاق و نەسری و هەموومانیان لە دەست دەچێت ئەمە باوەڕناکەم هیچیان دەستبەرداری ئەم داهاتە مادیە بن. دووهەمیشیان ئەوەیە ئەگەر بڕیار بێ ئەم چەکدارەی حەشدی شەعبی تاوانی کردوێ یاخود وەلای بۆ ئاخرخۆ بەپێی هەموو بۆ چوونەکان 150 ئەم گروپانە فەرمان لە ئێران وەرەگرن فەرمان لە هێزە سەرکردایەتی هێزە چەکدارەکانی عێراق وەرناگرن. ئەگەر ئەمانە بڕیار بێ شتێکی خراپ بکەن ئەو وەختەکە پۆلیسیش بێ و دژە تیرۆریش بێ و هیچیش بێ مادام وەلای بۆ عێراق خۆی نییە بۆ حکوومەت و عێراق و هێزە سەربازەکانی عێراق نییە هەمان هەڵاکە سێهەم بژارەش کە ناومانە ئینتیحار ئەویش ئەوەیە بەڕاستی پەلاماریان بە ئەو شەڕ ینی سوپا و پۆلیسی فیدرالی و دژە تیرۆر و ئەمنی عێراق هێزانیەکانی عێراق بەگشتی شەڕی چەکداری بکەن لەگەڵ حەشدی شەعبیە بۆ نەهێشتنیان کە ئەمەش بە بڕوای من عێراق خاتە ڕووباری خوێن و ینی شەڕێکە ئەم سەری دیارە بەڵام ئەو سەری هیچ دیار نابێ و عێراق بەرەو وێنانێکی گەورە ئەبات. دەم خۆشکاک بەرم ئەوەی بژاردەی سێم کە جنابەت بە ئینتیحاری سیاسی ناوەدور بە ئینتیحاری عەسکەریش دروست وایە چونکە ئێمە ئەزمونێکی لەو شێوەمان هەیە لە ساڵی 2004 و کاتە ئەیات عەلاوی سەرەتا دەست بەکار بوو و میلیشیاکانی مەهدی و کاتێ سەر بە موقتەدا سەدر هەوڵیان ئەدا جۆرێک لە دەسەڵات وەکو ئەمانەی ئێستا ممارەسە بکەن و سنوور بۆ دەسەڵاتەکانی حکوومەتەکەی دابنێن ئەو پەلاماریدان و ئەو کات سەرکەوتوو بوو لەبەرەوەی کە هێزی ئەوان بەو ئەندازەیە نەبوون. بەڵێ و دووەمیش ئەمریکەکان زۆر لەگەڵی بوون بەڵام حاڵەتی ئێستا جیاوازە ئێستا ئەوەیە کە دەسەڵاتی ئەو گروپ و ئەو گروپە چەکدارانە ئێستا بوونەتە شوێنگرەوەی هێزە چەکدارەکانی عێراق بە شێوەیەکی تەواوەتی لەبەرەوە باشترین وەستف هەرەوەیە کە جنابەت وتت کە ئینتیحارە. بەڵام بە قەناعەتی من فاکتەرێکی دیکەی زۆر کاریگەر بۆ ئەوەی کە ئێوەی ئێستا ئەگوزارێ پەیوەندی بە دوو هەڵبژاردنەوە هەیە. هەڵبژاردنێکیان ئەوانەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکایە کە هەمیشە ڕوود ئەحداسەکانی پێش هەڵبژاردن بە تایبەت لە مانگی ئۆکتۆبەرە ئێجگار گرنگن و کاریگەریەکی زۆر بەرچاویان هەیە لەسەر یەکلایکردنەوەی دەنگەکان. ینی سیاسەتی دەرەوەی ئەمریکا هەمیشە بۆ ئاراستەیە کە ئەبێتۆ بوون و ینی با بڵێن تەواجودێکی زۆر بەهێزت لە دەرەوە هەبێ. ئێستا ئەمریکا لە 192 وڵاتی دنیاە هەیە و سەرول 220,000 سەربازیشی لە وڵاتانی دیکە و لە دەرەوەی سنوور و خاکی ئەمریکایە هەیە. بەڵام مەسلەی زەفەربردن بە هێزەکانی ئەمریکا و دەستبردن بۆ ژیان و سەلامەتی ئەمریکایەکان هەمیشە ڕۆڵ و کاریگەریەکی زۆر گەورەی هەیە و با بڵێن دراوێکی قورسە لە یەکلاکردنەوەی دەنگەکانە. ئەوەی ئێستا ئێران و پرۆکسیەکانی ئێران لە عێراقا هەوڵی بۆ دەن ئەوەیە کە بە هەموو شێوەیەک هەوڵی ئەوە دەن کە ترامپ جارێکی تر نەبێتەوە بە سەرۆک و نابێت جارێکی تر کۆماریەکان لانی کەم لە 4 ساڵی داهاتوە حکم بکەن و هەوڵی ئەوە دەن کە لە ڕێگەی دروستکردنی مەترسی بۆ سەر ژیان و سەلامەتی هەم سەربازەکانی ئەمریکا لە عێراق و هەم نوێنەرە سیاسی و دیپلۆماسیەکانی ئەمریکا لە عێراق و ئەزانن چونکە لە ساڵی 2014 ئەوەی کە ڕۆڵێکی کاریگەری لە دۆڕانی دیموکراتەکانە هەبوو ئەو ڕووداوانە بوو کە لە لیبیا لە دەورانی پێش هەڵبژاردنەکەیە ڕوویدا لەبەرەوە هێچگار گرنگە و کاریگەریەکەی زۆر هەیە. و خاڵی دووەمی پەیوەندی بە استراتیژێتی ئێرانیشەوە هەیە هەر پەیوەست بە هەڵبژاردنەکان. ئێران هەموو جارێک لە بۆنە و لە بێ بۆنەیە ئەوە بە بیری عێراقیەکان و ئەمریکەکان هێنێتەوە کە ئەوان دەستبەرداری خوێنی با بڵێن ئەو خوێنەی کە لە سەرەتای ئەم ساڵ ڕژا وەزەر بە کوشندەکەی کە لە قاسم سولەیمانی درا ئەوان لە بیریان نەکردووە و تۆڵەی ئەکەنەوە و تۆڵەکردنەوە لە دیدی ئێرانیەکانە کوشتنی
بەرپرسێکی پایەبەرزی ئەمریکایی نییە بەڵکو وە دەرنانی ئەمریکا لەم ناوچە وە دەرنانەکەشی بەم شێوەیە ئەبێ لە ڕێگەی بێزارکردن و لە ڕێگەی دروستکردنی مەترسیەوە ئەبێ و خاڵێکی دیکە پەیوەندی هەر پەیوەست بە هەڵبژاردنەکان ئێمە ئەزانین کە عێراق بڕیاری هەڵبژاردننی پێشوەختی داوە بە بڕیاری مستەفا کازمی لە پێویستە لە 6 حوزەیرانی ساڵی 2020 هەڵبژاردنێکی پێشوەختە لە عێراقا بەڕێوە بچێ و گەورەترین لەمپەرێکە تاوەکو شەممەی ڕابردوو لە پێش ئەو هەڵبژاردنەیە بوو ئەوە بوو کە ئێمە حتا لەسەر ئاستی لایەنە کوردستانەکانیش و لایەنە شیعەکانیش ئەوە بوو کە ئەم هەڵبژاردنە ناکرێت لەبەرەوە یاسای هەڵبژاردن تەواو نییە بەڵام لە دانیشتنی ڕۆژی شەممەی ڕابردووە پەرلەمانی عێراقی ئەو جەدەلەی کۆتایی پێێنا و دەنگی بە مادە 15 یاسای هەڵبژاردندا بەوەی کە عێراقی دابش کرد بۆ 83 بازنەی هەڵبژاردن کە ئەمە مای نیگەرانی شیعەکانە پێش هەموو کەس و هەرێکە لە دەوڵەتی یاسای نووری مالکی و هێزەکەی فالح فەیاز و هێزەکەی هادی عامریش کە بە تێکڕا 84 کورسی پەرلەمانیان هەیە بایکۆتی دەنگدانیان کرد ئەگەرچی تەواجودێکی سنوورداریان هەبوو لەسەر ئاستی بەشداریکردن بەڵام بایکۆتی دەنگدانیان کرد و دەنگیان بە یاساکە نەداوە چونکە ئەزانن ئەم سیستەمە تازە با بڵێن پێگە و هێزی ئەوانیشە خاتە مەترسیەوە کەواتە هەموو ئەمانە مەبەستی من ئەوەیەکە هەموو ئەوانە پەیوەندیان پێکەوە هەیە واحداسەکان زنجیرەیەکتنی یەکتر تەواوەکەن بەڵام لە ڕێگەی لێدان لە ئاخر قسەی من ئەوە بێکە هەوڵی ئەوە ئەدرێت کە لە ڕێگەی لێدان ئەم جۆرە مناوەرانەوە ئەوەیە کە نفوزی وەکو مامۆستاش باسی کرد نفوزی مستەفا کازمی لاواز بکرێ بەوەی کە ئینتیخابات هەرکی چۆنەکەیان نەکرێت چونکە لە ئەگەری ئەنجامدانی ئینتیخاباتە پێ ئەچێت مستەفا کازمی بێتە خاوەن پێگا و بێتە خاوەنی کوتلە لە پەرلەمانە و بێتە ئایکۆنێکی سیاسی کاگوشار تەنها لەسەر ڕۆڵی میلیشیاکان لە عێراقی ئەمڕۆدا بەڕاستی وستم شتێک بڵێم هەمومان ناوی هوشامل هاشمیمان بیستووە چالاگوانی بواری مەدەنی برادە زۆر نزیک بوو لە مستەفا کازمی و لە خۆ پیشاندانەکانیش تا ڕادێکی زۆر ڕۆڵی هەبوو ئەو لەسەر پرۆژەیەک ئیشیە کرد ئەیویست بردەکاری کار و چالاکی ئەم میلیشیانە بە تایبەتی هەندێکیان بە دۆکومنت ئیسپات بکات تاوان فریانەکەوت بەڵام بەشێکی زۆری لە کارەکانی تەواو کردووە بڕیارە لە ئایندەیەکی نزیکە لە کتێبێکی 100 لاپەڕیە هەموو ئەو کارانی کە کردوێتی توێژینەوە گەڕاند سەرچاوەکانی بخاتە ڕوو بە پێی ئەو سەرچاوی کە من خوێندومەتەوە لەوەدا ڕوونی ئەکاتەوە کە تا چ ڕادەیەک و تا چ ئاستێ ئەم میلیشیانە لە عێراقی ئەمڕۆیان ڕۆڕیان هەیە لە هەموو بوارەکان لە فڕۆکەخانەکانە لە دەواازە سنووریەکانە تەنانەت لە شوێنە گەشت و گوزاریەکانە یعنی کار و ئاسی چالاکی ئەمانە بۆ دروست کۆکردن پەیداکردنی پارە بۆ سپیکردنەوەی پارە بۆ کاری تر گەشتۆتە ئاستێک کە فعلەن حکوومەت ناتوانێت ڕۆڵی خۆی ببینێت زۆر جار باسی دەوڵەتی شکست خواردووە کرێت تامان کەم کەس باسی عێراق کاوەکو دەوڵەتێکی شکست خواردوو زیاتر باسی احتیمال یەمەنە باسی سووریا باسی سۆمالە باسی لەم ڕاپۆرتانی ئەخیر عێراقیشی تێکەوتووە وەکو دەوڵەتێکی چونکە تعریفیش دەوڵەتی شکست خواردوو تعریفێکی فراوان و ئاسان نییە بەڵام دوو ئەرکی گرنگی دەوڵەت هەیە کە ئەگەر ئەو دوو ئەرکە جێبەجێ نەکات دەتوانانی بڵێ دەوڵەتێکی شکست خواردوو یەک ئەگەر نتوانێت مۆنۆپۆلی هێز بکات ئەگەر نتوانێت مۆنۆپۆلی هێز بکەواتە هێز بۆ چەسپاندنی ڕەوایی هێز بۆ جێبەجێکردنی یاسا هێز بۆ جێبەجێکردنی سەروەری یاسا بەکاربێنێت هەموو کەسێکی تر بتوانێت هێز بەکاربێنێت لە وەکو جێگرەوەیەک بۆ هێزی دەوڵەت معنای ئەو دەوڵەتە هیچ دەورێکی نامێنێت معنای یەکێک لە ئەرکە گرنگەکانی خۆی کە پاراستنی یاسایە کە پاراستنی سەروەری یاسایە پاراستنی سەر و ماڵی خەڵقە لە دەزەدا خاڵ کە ئەمەی تەبعاً بەڕوونی ئەزانین بوونی میلیشیاکان لە عێراقا ئەم ڕۆڵەی دەوڵەتی لاواز کردووە دەوڵەت ناتوانێت وەکو پێویست ئەرکی سەرشاری خۆی لە جێبەجێکردنی یاساکان و پاراستنی ئەمن و ماڵی خەڵق جێبەجێ بکات خاڵی دووهەم کە زۆر گرنگە ئەوش گەیاندنی خزمەتگوزاریە بە خەڵک ئەگەر دەوڵەت نەیتوانی ئەم کارە وەکو پێویستکە یاخود لایانی کەمی خزمەتگوزاریەکان بۆ خەڵق دابینکە معنای ئەرکی دەوڵەت کە یەکێکە لە ئەرکە سەرچەکانی ئەو کارە معنایەوە ناتوانێت ئەرکی خۆی جێبەجێ بکات کەوا بوو ئەمانە توانین بڵێ میلیشیاکان تا ڕێدەیەکی زۆر دەوریان هەبووە لەوەی کە دەوڵەت وەکو دەوڵەتێکی کارەکانی خۆی ئەنجام داد و یەکێک لە هەرە بێجگە لە مەسەلەی کاریگەری تەسیراتی دەوڵەتانی ئیقلیمی با بڵێ لەسەر وەسعی عێراق لەسەر میلیشیاکان
ئاستی گەندەڵی لەلایەن هەندێک لە میلیشاکانەوە با بڵین گەشتۆتەوە ئاستی کە کازمی بۆتە هەڕەشە تا ڕادێکی زۆر بۆتە هەڕەشە بۆ سەر بەرژەوەندی ئەوە میلیشیانە لەبەرەوە بە هەموو هەوڵێگەدەن کە کازمی لە ئەرکەکەی خۆی لە کارەکە خۆی وەکو سەر ڕێ ئەو هۆکارانێکی کە پێشتر باسمان کرد ئەمانش دیسانەوە هۆکار شتانە کاتین بەڕایەوە ئەوەیکەوەی دکتۆر سۆرانی زۆرێک لە قسەکان ئەوە گەیەنێکە هیچەوە ئەمە باسی گروپی میلیشیاکەین باسی کێشەکانی تری عێراقین بەس ئایا کاڵین پەیوەندە باڵبژارنەکانەوە یعنی ئەمە هەرز با بڵین زۆرێکە تەهدیدی ئێرانە بۆ ئەوی کە ئەمریکا لاواز بێ لە عێراق و کاریگەری بۆ هەڵبژارنەکە بێ ینیاوە کاتی ئەو شتە جازە هەبێ بڵێ نەگەر هەڵبژاردن تەواو بوو ئەمەش تەواو بێ شەک بارامشتا زەنی پەیوەندی هەیە بە هەڵبژارنەکانی ئەمریکاوە تامن لە ماوەی ئەم سێ هەفتەیە تا سێ مانگ لەو بڕوادا نیم شتێکی گەورە ڕووی ئەمنیەوە لە عێراقا ڕوودات بەتایبەتی کە وەکو هەڕەشەیەک بەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا بە تەسەوری من ئێران و میلیشیاکانی چاوەڕێکن تا سێ مانگ سێ یازە زانن ئاکام و ئەنجامەکانی هەڵبژاردن چۆن دەبێت و ئەو وەختە بڕیاری کۆتاییەدەن بێگومان لە هەر دووبارەکەیە ئەگەر ترامپ سەر بکەوێتەوە جارێکی تر یاخود بایدن بێتە سەرۆشی ئەمریکا بەڕای من و بۆچوونی من ئێران لە پێگەیەکە ناچارە لەگەڵ ئیداری ئەمریکا گفتوگۆ بکات لە هەردوو حاڵەتەکە بەسەما شێوازی گفتوگۆکردنی لەگەڵ ئیداری ترامپی نوێ جیاوازە بێت لەگەڵ شێوازی دانوستان و گفتوگۆکردنی لەگەڵ ئیداری بایدن چونکە ئێران زۆر زەحمەتە بتوانێت بەڕاستی بەم دۆخەی ئێستا بم باری ئێستا 4 ساڵی تر بیگوزارێنەوە لەژێر ئەو مشارە گەوری کە لەوە پێش باسمان لەبەرەوە لەم ماوەی ئەم سێ مانگا تەسەوڕەکەم چاوەڕێیەکەن بزانن لە سێ مانگ 11 چی ڕوادا ئەو وەختە ئێران بە پێی دەرەنجامەکانی هەڵبژارنەکان هەنگاوێکی استراتیژیێنێت دکتۆر لە سای ئەو دۆخە ئەمنیە زۆر خراپە کە ئێستا هەموو باسیەکەین و چەند شەوێکە بەغدا لە ئینزارایە هێز ئەمنیەکانی عێراقەمی بەام لە بەغا لە ئینزاران تەنانەت کەتیبەی تانکیش دابەزیەوە بەسەر شەقامەکان و لە دەوروبەری باڵۆزخانەی ئەمریکا و ناوچەی سەوز باشە ینی ئێستا عێراق تووشی مشکلەوە کە ینی موچەی پێ نادرێ دواکەوتە موچە مانگە و باوەڕ ناکەم بۆ زۆر بتوانێت موچەی مانگێکی تر بەیانی کەواتە دواکەوتنی موچە شتێکی بەردەوامە بێ و ڕێگە چارەکانی عێراقەوەی کە حکوومەتی عێراق بری لێ کردوتەوە چییە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەمە بێتەوە شتێکت لەسەر ئەو بابەتە نووسی بوو جەناب بڵێ دوو بابەتی جیاوازە بابەتی موچە بەڵام پێشوەی بێن سەر بابەتی موچە باسی مشکلەی ملیشیەکان دەکەن کە بنای هەشتابی ئەوان یەکەم دار دامەزران بە ناوی فتوایەک پێدەن فتوە جیهاد الکفایی کە لانستانی و دەرچوو و ئەو کاتێ مەشروعێکی زۆر هەبوو کە ویستیان هێزێکی دروستکەن کە بتە هاوکاری لەشکری عێراق بەرامبەر هێزی تیرۆر بەڵام دواتر ئەم دامەزراندی ئەم هێزە لە پلاندا دەرچوو لە تەخطیط نەبوو لە لانی تەدریبەوە و محتەرف نەبوو بەڕاستی دواتریش ژمارەکەی زۆر بوو ئەوەی کە لانی گرنگە بزانین ئێستا ئەوەی کە ڕسمی مسەجل لای حکوومەتی عێراقی نزیکەی 120,000 بەڵام ئەوی کە فعلیەکەت نزیکەی 80,000 واتە 40 تا 50,000 بندیوار هەیە با بڵێن و موچەش وەردەگرن ئەو موچانەش لە ژێر کۆنتڕۆلی سەرۆک میلیشیەکانە و دۆنگە وایە ئەوە دەستە وڵاتێکی دراوسێواتە شێوازە دامەکە لە وڵاتانی کە ئەوان وەلائیان بۆ وانە ئەوەی کە گرنگە بزانین سەرچی ئەم میلیشیانە هەرچەندە بودجەی خۆیان هەیە بە پێی یاسایەک پێرار وازان دەرچوو لە پەرلەمانەوە تایبەت بە حەج شعبیە کە بێ ئەوان بەرپرس بن لە کڕینی چەک و تەقەمەنی بۆ خۆیان کەسی چەک لە حکوومەتی لە جێشی عێراقی وەردەگرن هەمەڕەکان لەوان وەردەگرن هەتا مدفعیە و چەکەکانی قورسیش هەلەوان وەردەگرن و تەقەمەنی هەلامان مەخازینی جێشی عێراقی وەردەگرن و ساڵانە جێش و میلیشا نزیکەی 4 ملیار دلار بەس تەقەمەنی دەکردن کە فیشک کەچی کارگەی ئەوانە هەموو مۆجود بوون کاتی خۆی لە ژێرباری تەسنی عسکەری هەبوو و تەقەمەنی شتێکی سناعەتیش زۆر معقد نییە زۆربەی وڵاتان هەیە کەچی عێراق ئێستش استیراد دەکە بە ملیارها دۆلار ساڵانە لە ئێرانەوە ئەوەی کە باس کرد مشکلەی موچە بەڕاستی ئەمە دلیلێکی گەورەیە کە هەڵەیەکی ئەساسی هەیە لە ئابووری عێراق و دارایی عێراق ڕۆژی چوارشەمەی ڕابردوو کە دەکاتە هەفتی مانگ لە دوای دواکەوتن بۆ نزیکەی 40-50 ڕۆژ حکوومەتی عێراق دەست پێ کرد بە پێدانی موچەی مانجینۆ و ئێستش خەڵکە کە دڵنیانیە ئەوانەی کە مراقبی اقتصادی دەڵێن ئەمە تەنها تەواو نییە ئەگەر ئەو مانگەش پێیان پێدرا تا کۆتایی ساڵ پێیان نادرێت
ئەوەی عفومەکەی من گوێم لێ بووە ئەڵێن گوایە ئەمە منوڤەرێکی مستەفا کازمەیە بۆ زەخت خستنە سەر پەرلەمان بۆ ئەوەی داوای بودجەی لێ نەکاوە دەستی کراوەتر بکە بۆی قەرز بکە یانیش بە دیوێکی ترا ئەڵەن نەخێر زەختێکە لە دژی مالێکی کە هەندێک پارە و ئەوانەی عێراق لەوانەی میناکان بلۆک کراوە بۆی نەکەوێتە دەستی بۆی تووشی حراجی سیاسی بکەین ینی کامیانە بالود باسکەمەوە 21 نۆنگ نۆ حکوومەتی عێراقی واتە وزارەتی دارایی ڕشنووسی یاسای بودجەی 2020 دا بە پەرلەمان دواتر هەرچەندە دیار بوو لەو ڕشنووسە کورتێنانیش زۆر گەورەی تێدا بوو نزیکەی 80 تریلیۆن دیار بۆیە لژنەی دارایی و هەموو پەرلەمان اعترازی کرد و معارضەی کردەوە ناچار بوو وزاری مالیە 22 نەوە سەحبی کردەوە بەڵام دواتر لە ئەعلام وتیان ئەمە ئەو تەسیر لە موچە دەکا ناتوانین موچە بۆ چکە پەرلەمان ڕێگر بوو پەرلەمانیش هەر لە ئەعلامەوە ڕستە خۆی کێشاوە وتی پێدانی موچە ئەرچی حکوومەتی فدرالی وزارەتی مالیە ئێمە هیچ دەورمان نییە هیچ ڕئیشمان نییە لە دواخستنی موچە بۆیە لەو دوسێ ڕۆژە خۆی حکوومەت بەتەما بوو لەم یاسایە تازە چترێکی یاسایی ببین تاکو زیاتر قەرز وەرگری بەڵام خۆی ئەسڵەن 15 ملیاری قەرز کرد لە بانکی فدرالی بەڵام نەیتوانی 5 ملیاری دۆلار قەرز کاتەوە قانونی بۆ دەرچووە قانونەکە بۆ دەرچووە لە 24 شش دەرچوو ویستی قەرزی زیاتر بکە بەڵام پەرلەمان ڕێگر بوو لەوەی هەرچەندە ئەوان حجەی کەشیان نەبووتیان ئێمە کاتی پەسەندمان کرد یاسای اقتراض پێ دەڵێن لە 24 شش شەرتێکمانە بوو لە ماوەی 60 ڕۆژ وەرەقەی ئیسلاحی اقتصادی وزاری دارایی پێشکەشکە تا ئێستا نەیتوانی ئامادە بکە و سببەکانیش دیارە ئێمە تەنها 5 مانگە عمری ئەو وزارەتەیە ناتوانێت سیاسەتی ئابووری توکمە دابڕێژی لەو ماوەی کمە ئەوەی کە هەیە لە عێراق ئێستا ئەمە دەرەنجامی سیاسەتی هەڵەیە بۆ ماوەی 17 ساڵ گەیشتە ئەو مەرحەلەیە و گەیشتە حالەتێک کە دەوڵەتێکی دەوڵەمەندێک عێراق ببتە قەرزاری 134 میلیارد دلار کە کۆی ئەو بودجەی کە سەرفکرا لەو ساڵانە تریلیۆنە و 200 میلیارد دلار بووە تقریبا هەر بە وتەی هەمان وەزیری دارایی عێراق دەڵێ ئەوەی کە ضائعاتە یعنی واتە بە گەندەلی سووە یاخود بە هەدەردانە 450 میلیارد دلار لەو ماوەی 17 ساڵە ئەم پارەیە چوار وڵاتی ئاودان دەکا نەک وڵاتیش وەکارا کە ئێستا چاوی لە 5 میلیارە ناتوانانی قەرز بکاتن مەگەر حکوومەتی ئەمریکی پشتگیری نەکات تا بتوانانی لە بانقی نێودەوڵەتی یاخود سندوقی نەقدوەلی وەرگرتەوە ئێستا وەختەکە زۆر جدی ئەبێ حکوومەت بیر کاتەوە بۆ داڕشتنی فەلسفەی ئابووری تازە بۆ ئەو وەزعی ئێستا و داڕشتنی سیاسەتی تازە و توکمە ئەم سەکتەرانەی کە هەیە دواکەوت لە ئابووری عێراقەوە کە پێشتر هەمەڕەنگ بوو اقتصادی هەبوو زراعە و سناعە و نەوتیشی هەبوو ئێستا تەنها فرۆشیاری نەوتە هیچی تری نییە ئەم سەکتەرانەکە دواکەوت پێویست ئێستا پلانێکی 5 ساڵی و 10 ساڵی بۆ پەرەپێدانی پتێ بدرێەوە پێویستی بە ئیستثماراتە لە کاتێکدا عێراق توانای موچەکەی نییە چۆن دەتوانێت ئیستثماراتی تازە بکە لەو سێکتەرانە کە بۆ 17 ساڵ ئێمال کراون زانی هەر بۆ خۆی ئەو پلانەی کە جەنابەت باسیەکەی لە سایەی باڵادەستیە و میلیشیانە ئەوەی کاگوشار وتی لە تەنانەت لە شوێنی گەشتیاری ئەزانی لە دوکانی مەشروبات فرۆشتن بەشیان هەیە میلیشیاکان ئێستا بۆیە تۆزێک زەحمەتە دانانی پلانێکی 10 ساڵەوانە بۆ ئەم دۆخی ئێستای عێراق بورە ناوبڕێک ڕۆین لەسەر ئەگەینەوە ئەگەڕۆن لای جەنابەت بەڕێزان ناوبڕێکی کورتە ڕۆین تکایە کەناڵەکەم بەگەڕۆن و پاشان درێژە بە گفتوگۆکەمان دووبارە سڵاو دەگەڕێن لادا بۆ درێژەدان بە گفتوگۆ لەبارەی تەوەری سەرەکی ئەم بەرنامەی ستۆدیۆ 24 کە تێکچوونی بارودۆخی ئەمنی و ئابووری عێراق وەروە لێکەوتە و کاریگەرەکانی لەسەر هەرێمی کوردستان کاگوشار ویستت قسەیەکی کورد لەبارەی ئابووری عێراق وان بەکو باسمان کرد پێشتر عێراق کێشەی زۆرە بەڵام یەکێ لە کێشە هەرە گەورەکانی کێشەی ئابووری وەکو دکتۆریش ئاماژەی پێدا عێراق بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی سەرەکی پشت بە نەو دەبەستێ وەکو داهاتێکی ئابووری وەکو سەرچاوەیەکی ئابووری تا لەو کێشەی خۆی ڕزگار نەکات ناتوانێت کێشەی ئابووری حەل بکات و پێویستی بە پلانێکی درێژخایەن هەیە بۆ ئەوەی سەرچاوەی داهاتی هەمە چەشن و هەمە جۆر بکات سەرچاوێکی
بەرنامێکی 4-5 ساڵی بۆ ئەمەش پێویستی سەقامگیری سیاسی و ئەمنیە هیچ ئابووریەک ناتوانێت گەشە بکات هیچ ئابووریەک ناتوانێت پرەبسێنێ ئەگەر سەقامگیری ئەمنی و سیاسی نەبێت ئێستا عێراق یەشەی سەقامگیری ئەمنی هەیە و باسمان کرد میلیشاکان تا ڕادەیەکی زۆر باڵا دەستن و حکومەکەن تا عێراق خۆی ڕزگار نەکات لەو کێشەیە باوەڕ ناکەم لە ڕووی ئابووریەوە هیچ پێشکەوتنی بەدەست بێت من حەزەکەم تۆزێک باز لەسەر ئەوە بکەین ینی هەل لە ڕووی ئابووریەوە چ کاتێک وڵاتێکی وەکو ئەمریکا بڕیارەیە باڵێزخانی خۆی داخە لە وڵاتێک ئەنی ئێمە هەموو ئاگامە لێبوو لە چەند ڕۆژی ڕابردوو وەختێک کە دوای ئەوەی کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەو بەیانەی دەرکرد وتی ئێمە ینی سەرەتای ئێمە بدەیەن بڕیارمان ناکە باڵێزخانەمان داخین جا ئیتر ئەگە بەڕاستی بێت تا بێت بێ لە دوای هەڵبژان بکرێتەوە گرنگ ئەوەیە لە دوای ئەوەکسە هەندێک سەرچاوی میدیایی باسی شتی زۆر مەترسیداریان کرد وایە کا کۆمەڵە گروپی میلیشیا ینی پلانی ئەویان هەبووە کە هێرش بکەنە سەر باڵێزخانی ئەمریکا لە بەغدا و تەنانەت باڵێز بگرن و بیانکەنە بارمتە و دوایەوە مەرزی گەورە بەسەر عێراق ئەمریکا بسەپێنن بەسەر عێراقیش و ئەمریکاشا بسەپێنن ئەی باسی ئەوە کرە بەیان نامەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش بەڕوونی ئەو دێڕێتیا بکاڵێ نامانەوێ لە قەوسێکە ڕووداوەکەی وەکو بەنغازی لیبیا دووبارە بێتەوە جا بەڵام ئەوەی بەڕێز جەزان ینی کە وەختێک وڵاتێکی وەکو ئەمریکا بڕیارەیە ئەڵێ من باڵێزخانە داخم بڕیارێکی ئاسان نییە بڕیارێکی زۆر قرسە خۆی سەرش من هێشتا لەو باوەڕ نیم دابخرێ ئەم وڵاتە ینی پاش خەرجکردنی نازانم هەندێک ڕقەمە بکرێت بە تریلیۆنات دۆلار لە 2023 تا ئێستا لە عێراق 5,000 سەربازی کە لە عێراقا کوژراون و دەیان هەزار سەربازیشی کە بریندار و کەمەندامون لە پاش ئەمە کە ئەمریکا بڕیارەیە بە بڕای من هەندێک شیکردنەوەی سیاسی و ئەمنی و ئابووری ژەخواز ینی مەسەلەن بۆ نمونە ئەمە ڕێک ئەگەر بە یەکجاری دابخرێ و بەتەنیا لەبەر هەڵبژاردنەکانی نەبێت ئەمە یەکسەر پەلە کێشەی بەوەی کە تۆ ئیتر داپڕان ینی پچڕانی پەیوەندی سیاسی ئابووری ئەمنی سەربازی کە ئەمریکا هەموو ئەمانی لەگەڵ عێراق هەیە هەموو ئەوانەی هەیە ئەنجا دوای ئەوە پەیامێکیشە بۆ هاوپەیمانەکانی خۆی وڵات هەزل هێزەکان هاوپەیمانەکان ئەوانەی کە زۆر نزیکن لە سیاسەتی ئەمریکاوە بە دڵنیاییەوە ئەوانیش ئەگەری ینی بڕیاری وایە لە هاوشێوەیان هەیە ئەنجا پاشان کشانەوەی ئەمریکا یعنی دەست شوشتنی ئەمریکا لە عێراق دەشتنی تەواوی ئەمریکا لە عێراق بە دڵنیاییەوە جاری وایاناڵم بڕیاری داخستنی وڵاتەکان جاری وێڵەی شەڕەکە هەستۆ بەرلوتم ینی ئەگەری شەڕی ئەهلیش هەیە ئەگەری سەرهەڵدانەوەی داعش هەیە ئەگەری شتی هاوشێوەی داعش هەیە و ئەگەری شەڕی شیعەش هەیە هەموو ئەمانە ئەگەری کراوە ئەبن لە وەختێک کە ئەمریکا هیچ ئامادەیەکی نەبێت لە ناو عێراقا ئەگەری پێنجەم ئەوەیە کە بڵین شیمانە ینی شڕۆڤەی پێنجەم ئەوەیە کە ئەمریکا ئەگەر پاش ئەو هەموو قوربانێکە وتمان بۆ عێراقیدا ئەو عێراقشی دەستنەکەی کە ئەیویست ینی پاش ئەوە تۆ بڵی هەروە بە ئاسانی بڵێ من پاشاکەم و ئەوانە خۆ من دوێنێ لێدوانێکی جەنرال ماکینزیم خوێندەوە ئەوەی کە فەرماندەی هێزە بڵین مەرکەزی هێزەکانی ئەمریکا ئەڵێ ئێمە مەسلحەت و بەرژەوەندیمان ئەوەی کە لە سەرەتا بەرنامە ئەوەندە زۆر باسمان کرد ئەوەندە زۆرە لەم ناوچەیە و هێزی پێویستیشمان هەیە بە بەرگریکردن لەو بەرژەوەندیانی خۆمان و تقریبان بە شێوەکان ئەڵێ ئێمە مەحاڵە بکشینەوە بەڵام ئێستا عێراق کێشەی گەورەی چییە؟ کێشەی عێراق وەکو وڵاتانی تر نیە ئەوانەی کە ئەمریکا بەرژەوەندی هێتیانە کەوتۆتە بینی دوو بەرداشەوە یەکەم هاوپەیمانێکی بەهێز کە بەڵێنی زۆر گەورە تریشی داوە کە ئیتر عێراق لە ڕووی ئابووری ئەو پلانێکەکەمە باسێکەکەی نەمانەیە ئابووری دۆخی دارایی و ئابووری خۆی چاکە کاڵین 10 ساڵ یا 8 ساڵ یا 15 ساڵ بۆی کە تۆزێ بێتەوە سەرخەت ئەمە هەر هەمووی بە هاوکاری ئەمریکاکرێت یعنی ئەمە لەلایەکەوە کە بەرداشی ئێران وەکو دراوسێکی زۆر بەهێز و کاریگەر و ئامادە بوو لە ناو گۆڕەپانی سیاسی و ئابووری ئەمنی و حتا کۆمەڵایەتی و هەموو شتێکی عێراقا لەناو لە بینی ئەم دوو بەرداشەیە عێراق هەرگیز ئەم قسەی بۆ مێژووەکەم لەوانەیەوەش هەمان ڕاتان هەبێت هەرگیز عێراق ناتوانێت بێتە گۆڕەپا ئەگەر تەمان ئەم ئەمریکایی ئێستا و ئەم ئێرانی ئێستا بن کە کۆماری ئیسلامی ئێران هەرگیز عێراق ناتوانێت بێتە گۆڕەپانێک یا شوێنێک بۆ کۆکردنەوەی ئەو دوو بەرژەوەندی پێکەوە
چونکە ئیتر ئەوانە پیانەڵێن عەدوو لە دوود ئەگەر ژێر بەژێر هەندێکشت لە بەرژەوەندی یەکتریش بکەن بەڵام گرنگ سەر بەسەر ئەمانە دوژمنی یەکەن من حەزەکەم ئێوە ینی ڕا لەسەر ئەو بزانمە بەڕاستی ئەمریکا بە زدیەتی ئەو باڵەستخانەیە داخات چکەمە لێکەوتی ئابووری و سیاسی بە دوای قەنەعاتی من وایە کە نەخێر ئەمە منۆکو باسم کرد عێراق مانەوە بوونی بەهێزی ئەمریکا لە عێراقا بای ئەوەندەی کە پەیوەندی بە خزمەتکردنی بەرژەوەندی استراتیژەکانی خۆی و هاوپەیمانەکانێتی لە مەنتیقەکەیە بە تایبەتیش ئیسرائیل و بە تایبەتی تریش سعودیا ئێستاە و بە دوای ئەوەش وڵاتانی کەنداو و پاراستنیان لە هەژمون و هەڕەشەکانی ئێران ئەوەندە پەیوەندی بە خودی عێراق و عێراقیەکانەوە نییە چونکە سەرباری ئەو 7 تریلیۆن دۆلارێک کە خەرج کراوە و 5,011 سەربازێکە ئەمریکا لە عێراقا کوژراوە ئەمریکا قەنەعاتی بۆ دروست بووە کە ئیتر ئەو براوەی ئەو پرۆسەیە نەبوو کە لە ساڵی 2013 دەستی پێکرد و بەکردنیش هەنگاوی بەم ئاراستەیە هاویشتووە کە ئەیەوێت ڕێ لە تەکمیلەبوون و دروستبوونی کردنی و تەواوەتی هیلالی شیعی بکرێ واتە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی ئەمریکا و هاوپەیمانەکان و ئەوروپایەکانی شانیە کە ئێران بە ئاسانترین شێوە لە قوم و مەشهەدەوە بگاتە دیمەشق و لەوێشەوە بە ئاسانتر بپەڕێتەوە بۆ بەیروت و لێەوە هەر زۆر بە ئاسانتر بچێت بۆ باشووری لوبنان بۆ ئەمە چی کردووە بۆ ئەمە هاتووە بە جۆرێ خۆڕێخستنەوەی لە عێراقا کردووە لە ساڵی 2010ەوە بۆ نمونە کۆنسولخانەکەی خۆی لە بەسرە داخستووە لە 2009ەوە دەستی کردووە بە کەمکردنەوەی فەرمانبەرە دیپلۆماسیەکانی لە عێراق و هەروەها لەسەر ئاستی ئەسکەریش هەموو ئەم ئیشانەی کردووە بۆیە ئەوەی کە واشنگتن پۆست لە راپۆرتێکی تەسەلیدا تایبەت بەمبارە ئەڵێت هەتاوەکو ئێستا تریپل ئس استراتیژی بەکارە واتە ئەوەی کە stay salvage and support یعنی بمێنەرەوە لە عێراقا و پشتیوانە عێراقیەکان بکە و ئەوەی کە ئەکرێ ڕزگاری کە و لە چنگی ئێرانی دەربێرە واتە کلۆز داون استراتیژی هەتا ئێستا نەبووە بە استراتیژی هەتا وەکو ئێستا تەکنیکێکە داخستن هەتا ئێستا وەکو جۆرێک لە هەڕەشەیەوە هەتا ئێستش ئامانجەکانی پێکاوە بۆ نمونە ئەگەر ئەو هەڕەشە جددی عێراق نەبوایە هیچ کات نەئەهات بە خەیاڵا کە لە ساڵی 2004ەوە هەتاوەکو ئێستا فەرماندەی فیرقەی پاراستن و ئەمنیەتی ناوچەی سەوز بگۆڕدرێەوە دەستکاری بکرێ و هێزێکی هەتاوەکو ئێستا لە ساڵی 2005ەوە هەتا ئێستا کەسانی نزیک لە مقتەدا سەدر ئەو پاراستنی ئەمنیەتی ناوچەی سەوزیان بەدەستەوە بووە بەڵام ئێستا گۆڕاوە حامی زوهەیری هێنراوە کە کەسێکە لە ئەکادیمای عسکەری بەریتانی مەشق و ڕاهێنانی پێکردووە کەسێکە لە ڕووی ئایدۆلۆجیا و بیرکردنەوە کەسێکی ناسیۆنالیستی عەرەبیە بەڵام کەسێکی مەسهەبی نییە هێنراوە کراوەتە فیرقەکە و دار و دەستەکانیشی لەوێ گۆڕاوە کە ئەمە بڕیارێکە هەموو سەرۆگۆزیرانەکانی ساڵی 2005 بەدووە هەوڵی ئەوەیان دابوو کە دەستکاری ئەو مەنزومە ئەمنێ بکرێ نەیانتوانیوە لە ئێستایا بەهۆی ئەو فشارانەوە ئەمە سەری گرتووە و خاڵێکی تر ئەوەیە کە یعنی فشار خستنە سەر عێراق بۆی عێراقیەکانی شتێ بگەن کاکە هێشتا هیچ نەبووە ئێمە بینیمان دیناری عێراقی نزیکەی 10% لە بەهاکەی خۆی بەرامبەر بە دۆلار لەدەستداوە و خاڵێکی تیکەی گرنگ ئەوەیە کە بۆ دوایین جار ئەمریکا بواری بە مستەفا کاظمی حکوومەتی عێراقی داوەکە بۆ ماوەی تەنها 60 ڕۆژ کە ئاخر درێژکردنەوەی کڕینی وزەیە لە ئێران یعنی هیچ جارێکی تر ئیتر عێراق ئەبێ لە ماوەی ئەم 6 ڕۆژەیە ملکەت بێ بۆ ئەوەی کە بچێتە پاڵ ئەو استراتیژەیە کە ئەمریکا دایناوە تۆ ئەبێ بۆ کڕینی وزە بۆ کڕینی کارەبا ڕوو لە وڵاتانی کەنداو بکەیت و نابێ ئیتر پشت بە ئێران بەستی 60 ڕۆژی دیکە واتە ینی لە ئێستەوە 20 ڕۆژی بۆ حساب بکە هەتاوەکو 12 ساڵی 2020 عێراق توانێ کارەبا لە ئێرانەوە بکڕێەوە بە گوێرەی بڕیارە تازەکەی کە هاوزەمان بۆ ئەمە دەرچووە بە هیچ شێوەیەکی تر جارێکی تر عێراق ناتوانێت 1 کیلۆوات کارەبا لە ئێران بکڕێەوە گەرنا ئەچێتە ناو سزاکانی ئەمریکاوە کە عێراق بەڕاستی بەرگەی ئەمە ناگرێ و خاڵێکی دیکەی گرنگ ئەوەیە کاک بەرەم بۆچی ئەمە پێمانەڵێەوە پیشانمان ئەدا کە ئەمە زیاتر منوڤەرێکی سیاسیە زیاتر مانۆڕێکی دیپلۆماسیە ئەوەیە کە ئەوەی مارک پۆمپیۆ لە حوزەیرانی ڕابردووە وتی ئەمریکاش غەڵەت ئەکات بەڵام تەنها یەک جار غەڵەتەکە و دوو جار هەمان غەڵەت دووبارە ناکاتەوە مەبەستی لێ ئەوە بوو کە مەسەلەی کشانەوەی یەکجارەکی ئەمریکا ئەو کاتێک کە بە گوێرەی ئیتیفاقی ساڵی 2010 لەگەڵ عێراقا بە یەکجاری لە ساڵی 2011 کشایەوە نەمان و تەواجود و لاوازبوونی هەبوونی ئەمریکا سەری کێشا بۆچی بۆ ئەوەی کە هێزێکی وەکو داعش دروست بێ لە ئێستاشا ئەزانێکە
کشانەوە و لاوازبوونی تەواجد و هەبوونی ئەمریکایەکان لە عێراقا هەمیشە زمینەیەکی لەبار و زمینەیەکی بەپیت هەیە بۆ ئەوەی هێزێکی دیکەی توندڕە و بەڵام ئەم جارە پێ ئەچێت کە توندڕەوی شیعە سەر هەڵبدا کە زیاتر جێبەجێک بەڵێ کاک بشێرە کشێتەوە ئەمریکا بەڕاستێتی با بکەڕێنەوە بۆ استراتیژی ئاسایشی نەتەوەیی ئەمریکا کە تقریبا 2 ساڵ پێش ئێستا داڕێژرا وەختە ماگماستر بازم ڕاوێشکار بوو سیاسەتی یا استراتیژی ئەمریکا لەم ناوچەیە بەڕوونی دیاری کراوە ناوچەیەکمان ئەوێت کە ئەوانی منافیستی ئێمن تێیدا باڵا دەست نەبن واتە چین ئێران رووسیا کۆنتترۆلی ئەم ناوچەیە نەکەن دوو ناوچەیەکمانەوێت کە نەبێتە بنکە و مۆڵگەی تێرۆریستەکان داعش و ماعش و ئەمانە سێ ناوچەیەکمانەوێت کە ڕۆشنی نەوت بۆ دەرەوە تایە بەردەوام بێت ئەنی ئەم سێ بەرژەوەندی استراتیژی ئەمریکا لە ئەم ناوچەیە هەیە کە عێراق بەشێکی گرنگە لەم ناوچەیە ئەگەر ئەو بێت بەرژەوەندەکانی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پارێزێت بێ بەرژەوەندەکانی خۆی لە عێراق پارێزێت پێش هەموو شتێک چونکە بەبێ عێراق زۆر زەحمەتەوە کارە بکات لەبەرەوە گەر ئەوانە لێک بدێنەوە سەیری ئەوانە بکەین وەزایدن ئەو وەبەرهێنانە دارایی و خوێنەی کە لە ماوەی 7 ساڵی ڕابردوو ئەمریکا لە عێراق کردوێتی وەزایدن ئەوەی کشانەوەی چ کاریگەرێکی سلبی ئەبێ بۆ سیاسەتی بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران کە زۆرترین گوشارە بەسەر کۆماری ئیسلامی ئێران زۆر زەحمەتە ئەمریکا ئەوەی کەوتوێتی کە گوایە سەفارەتەکەی داخەیا کشێتەوە بەپێی راپۆرتێکی میدل ئیست ئای لەم ڕۆژانە بەرچاوم کەوت هەر لەو کاتێک کە پۆمپۆیۆ پەیامی کشانەوە و داخستنی باڵۆسخانەکەی گەیاندوێتە بەرپرسانی عێراق لەوانە سەرۆکی کۆماری عێراق بۆ سەر وەزیرانی عێراق ئەڵێ وردەکاری بە فۆتۆگرافەوە 80 پێگەی میلیشیاکانی ناردووە داوە بە بەرپرسانی عێراق کەگەر تەنها مەسەلەی ئێمە کشانەوەی ئێمە نییە لە عێراق بکشێنەوە ئەمانە هەموو مستهدەفن ئەمە پەیامێکە بۆ ئەوانی کە بۆ هەموو ئەوە هەشتا ینی زۆر شوێنەگرێتەوە بەڕای من پەیامێکە من وەکو دکتۆریش باسی کرد کاتەکەی تەوقیتەکەی زۆر زۆر مەرترسیدارە بۆ ئەمریکا مەسەلەی هەڵبژاردندا لە هەمان کاتە تەجروبەی تاڕیشی هەیە ئەمریکا لە ئێران هەیەی ساڵ 1970 لە بەنغازی 2012 لوبنان 1970 لە ئەفریقایەتی ئەوەی لوبنان نەبێت تردەمە ڕێگن این بوو سەرۆکی ئەمریکا بوو دوو کارە ساتەکەی تر کاریگەری ڕاستوخوان لەسەر هەڵبژاردنەوەی سەرۆک هەبوو ینی کارتر لە 70 هەڵبژاردن کرا کارتر دۆڕانی بەوەی ئەوەی ئێرانەوە و بە هەمان شێوە کلنتنیش لە بەنغازی کە تۆزی زیاتری پێچوو لەبەرەوە بەنسبەت ئەمانەوە ناحی ئەمنی و ئەگەر کارەساتێکی ئەمنی ڕووبدا لە عێراق تەبەن زۆر بەجددی وەرەگرن خاڵێکی تریش کە بەشێکە لە پەیامەکە ئەگەر پشتگیری کازمی نەکەن ئێمە جددی نابین لە هاوکاریکردنی عێراق ئەمەش دیسان و پەیامێکە یعنی ئەگەر کازمی سەر نەکەوێت لە ئەرکەی کە ئێستا پێسپێراوە ڕەنگە ئایندی عێراق ئایندێکی ڕوون و گەژ نەبێت هەموو پێشبینیەکەن ئەوەی دکتۆر سۆران و کاگوشیاریش باسییان ینی لە حاڵێکە ئەگەر باڵۆسخانە بکشێتەوە دکتۆر مەسم پێشبینیەکری ها بزانە بە تەنیا ئەو موشکباران و هەڕەشەوتی سەرەتاییان دایەخەم ینی شتێک لە دیناری عێراقی فەرقی کرد ینی بەهای دیناری عێراقی شتێک بەرامبەر دۆلار دابەزی بە ڕێژەیەک ینی پێشبینیەکری ئەگەر باڵۆسخانەی ئەمریکا بە یەکجاری دابخرێ لەوانەیە دیناری عێراقی شتێکی وەکو تمەنی ئێرانی و لیرەی تورکی و ئەمانەی لێبێت اینجا بەڕاستیش ینی هەموو هاوکارێکی دارایی و ئەمنی و اقتصادی ئەمریکا بەستێ بۆ عێراق تووشی کارەساتە بێ ئەو وەختە عێراق وتمانێستوتمان پلانەکەی ئەمەیە ئازێک باسی ئەواکرێکە قەرز بکە 5 ملیار قەرزی دەرەکی و 15 تریلیۆن دینار قەرزی ناوەکی وەگەر ئەمانە لە سایی ئەم دۆخی ئێستاە چەند بۆ یەکری آخر بیرمان نەچێ شیعەکانە ناو پەرلەمانەوەی بڕیار بنبووی بەڵێ زۆر سپاس ئەوەی کە گرنگە بزان بە قەرز لە هەموو
دنیاوە کە باتێک پارە قەرزەکە قەرز ناکە تاکو موچەی پێ بدات چکەوە کۆتایی پێنایە ئەبێ مانگەشکە دیسان قەرزکە دوسێ مانگەشکە دووبارە قەرزکە ئەوەی کە قەرز دەکرێت هەر لە سیستەمی اقتصادی و تۆ دەیکەی بە پرۆژەیەک ئەم پرۆژەی استثماری بی هەڵی کار پێکاتن و داهاتیە بی ئەم داهاتە دەبتە بەشێک لە قستەکانی پێدانی قەرزەکە ئەجینا تەنها قەرزکردن بۆ شتێکی استهلاکی شتێکی استنزاف وەک موسە ئەمە شتێکی زۆر زۆر هەڵەیە وە دەکا قەرزەکە زیاتر بیتن و ماوەچتر ئەگەر ڕێگەی پێ بدرێ ڕوو دەکاتەوە احتیاطی بەنکی فدرالی بنکەزی کاتەکاتە تقریبا 7 ملیارەکەیە ئەمەش خەتێکی سوورە چونکە ئێستا دیناری عێراقی ئەو سیعرەی هەیە بە هێزی ئەم احتیاطی کە هەیە لە بانکی مرکزی ئەوە ڕۆژانە تقریبا 150 میلیۆن دلار دەفرۆشێ بە مەزادی عملە و دەکاتن بازار بێتە ناو دۆلار بێتە ناو بازار و مستەوای قیمەتی دینار بەو سیعرەبی 1230 بۆ نمونە ئەگەر ئەوە نەبیتەوە زیاتر دەشێتەوە ئێستەیەک لە بیرۆکەکانەوەیە دەڵێ باش ئێمە با سیعرەکەی بەرزکەنەوە بیکەنە بەڕسمی 1500 ئەو کاتێ 130 تقریبا 20-25 زیاد دەبیتن واتە ئەمن ئۆتۆماتیکیان 125 عەجزەکەم قەپات کردەوە بەڵام چێ زەرمەند دەبی کە قیمەتی دینار بەرامبەر دۆلار دێتە خوارێ هاوڵاتی موچەخۆر ئەوەی کەم دەرامەتەکان تەسیریان لێ دەکاتن وهرەوەها تەسیر لەو بازرگانیە دەکات کە وڵاتانی سەرچاوەکانی هەرزان وەک سووریە و ئێرانە کە کاڵاکان دێنە ناو هەرێم کە ناو عێراق کە عێراق دینارەکەی بەقۆتە بەڵام ئەگەر دینارەکە لاواز بوو ئیتر ئەم بازرگانیش لاواز دەبیتەوە. دکتۆر بینە سەر کوردستان ئێستا حەزێکم هەر لای جەنابتەوە بە کورتی کاریگەری ئەو دۆخە لەسەر کوردستان چیە؟ ئەوەی کە گرنگە بزانانی ئەمە لەسەر تاوە لەگەڵ پاش 2003 و 2008 دەست پێکرا ڕێژەیەش تایبەت دانرا بۆ هەرێمی کوردستان 170 بوو لە بودجەی فدرالی بەڵام ئەوەی کە فعلی تطبیق دەکرا 170 نەبوو دووسێ پارە دەبڕا لێی مصاريف سيادية مصاريف دفاع صندوق تعويضات أي بفعلي دمان زيكي سطا دبو بلام ديسان أو سطا دي باش بو لقل ده تكاني تير هرم حكمة هرم بيتواني بأساي سرزم التزامات خوي زي بزبكاتن وهروا بشك بنيلو استثمار وهروا وبرهناني درجي وناو خويش بلام بوي كم زارة لمانجي سي 2004 دوا أو كاتي مالكي سرق وزيران بو بوزكا براه بۆیە ناچار بوو حکومەت هێرێم لە مانجی 2004 بۆ یەکەم جار بە فەرمی دەست پێکرد بە هەناردەکردنی نەفت و بووتە هەرێمی کوردستان بووتە بەشێک لە نەخشەی وزەی لەسەر ئاستی جیهاندەوە. ئەوەی کە گرنگە بزانی ئێمە ئێستا دووبارە 2019ەوە کە طبعاً ئەو پەرێ 2000 بار دەبڕا و زار بار موچەکە داهاتەوە بودجەکە بەو نەوعە تەسمیەکرا کە ئەنما تەنها موچەیە بەڵام موچە نییە ئەمە پێ دەڵێن بشي هريمة بضمنها تعويضات الموظفين موتسكة بشكل لبشي هريم لوية تنها موتسكنية بلام أويك تطبيق دكري هدم باركة كم تريش لا سياسته 20 مليار دينار بو آخر شد كتي هريم بيوستي ب 800 مليار دينار وأو بدل اتفاقك ياسي 2019 دلي 112 تدري لكاتيك أجر هەرێمی کوردستان 250,000 بەرمیل ڕۆژانە ڕادستی سۆمۆ بکاتن ئەگەر تەسلیمی نەکرا ئەو کاتێ ئەو بەڕە پارەکە دەبڕێتەوە لە 112 فەرقەکە هەناردەی هەرێم دەکرێت ئەوەی کە گرنگە لە ڕشنووسی بودجەی 2020 هەمان خاڵ دووبارە کرابوو کە خاڵێکی زۆر زۆر معقول بوو و منطقی بوو 250,000 بەرمیلەکە ئاماژە پێکرا بوو و شتر ئاماژە پێکراوی 350,000 بەرمیل ڕۆژانە لە نەوتی کەرکووک هەناردە دەکرێت بە هەمان بۆریەکە هەرێمی کوردستان و تێچووی ئەم بەکارهێنانی ئەم بۆریە دەدرێتە بەو کۆمپانیای کە گرێبەستیە لەگەڵ هەرێم ئەمە زۆر زۆر گرنگە چکە عێراق ساڵانە لە نەناردنی نەوتی کەرکووک ساڵانە 3 ملیار دلار زەر دەکات لە 2007ەوە تا ئێستا پتر لە 10 ملیار دلار زەرری کردیە چونکە نەوتی کەرکووک ڕاوەستایە نەڕێگەیاندا هەرێمی کوردستان وەک پێشتر هەناردە بکاتن بەپێی ئیتیفاقەکەی عەبادی نەخۆش هەناردە دەکەن لەبەری ئەوەی تەنها 50,000 هەناردەکردنی ڕسمی مەبەستە گینا بە ناڕسمی و بە دزی و بە قاچاخی بەداڵەوە بەتاڵانە برێن 50,000 بەرمیل ئەوش بە تانکەر هەناردە دەکرێ و مقابلی 50,000 لە بەسڕ ئیسلام دەکەن کە 2000 کولفەی نەقل لەسەر حکومەتی عێراقە واتە نزیکەی دەکاتە $10 لە کاتێک خۆی نەوتەکە ڕۆژ گەیشتە مانجی سێ گەیشتە
خواروی $20 لۆیە يعني إجراءاتي زۆر نامعقول باللاني اقتصادي. دكتور مادام ام واقع العراق ازانين يعني ام استا تقريبا اجت هرب بجماره بدا تاثيري روشي عراق كي روشي كويك يعني على بخير يعني ايري بينابري هيك بابلين مصطفى كاظمي خوي سروق وزيران خوي كان روجا لما بيج لدي معناك على قرسترين وسخترين ودجوارترين قيراني ابوري دارائيه كلام يجي دوله العراق روك حكومه خوي واعلى يعني جا استا بپی همو يعني تازترين ریزبندیەکانی عێراق هەر لە ڕێزی گەمدەڵترین وڵاتەکانی جیهانە جەناب دیژ ئەیڵێ و ڕەنگە ئەم ڕژمارەی معلەنەکە ئاڵێن 134 ملیار دۆلاریش قەرزارە و هێشتاش داوای قەرزی تری کردەوە گەر ئەو قەرزە نەبێ عێراق هیچی پێ ناکرێت ئەو قەرزە ڕێی بۆ خۆش نەکرێ و ئێستا ئەمانیش هەرمانۆ کە لە پەرلەمانی عێراق لەسەر یەکرێ ڕێ بۆ ئەو قەرزە خۆش نەکرێ يعني نه انتخابات كريه ونا عراقات هيك شتك او تاك ريغيك بو يكرا زائدا تو شي كومالاتي مخدرات شي كورونات هي يعني قيراني 2 مليون يوكريسي هي نزيكي مليون تاي 2 مليون اوارين اخويت هي لانه همو ام شانه من راستي حزكم قال لي هل هو بيرهنانو يخلشيش بيامي باز لو شتبكم ماويق لمو بر پەرلەمانتارێکی کورد بەداخەوە لە بەغداوە فۆرمی تەوزیع کرد فۆرمی بڵاوە کردەوە بە ئینتەرنێت و ئەوانە ئیمزای خەڵکی کۆ کردەوەی ئیمزان بۆ کۆ بکەنەوە با موسەکەتان بخەمە سەر حکوومەتی عێراق ئێستا بەڕاستی جێی خۆیەتی هاوڵاتی کوردستانی یەکەمی شت ئەوانەی کە ئەو بە ڕێزانەی کە چوونەتە کاریگەری ئەو بانگەشەوە من ڕێزی و خۆشەویستیم بۆیانێ هاوڵاتی کوردستان و بە هەر حاڵێک بێ ئەوان ئەو بڕیاریان ناوکە ئیمزای بکەن بەڵام گرنگە ئەوانەش و ئەوانەی کە بڕواشیان بەم بانگەشانە نەکرد هەمومان پێکەوە بە خۆمانە بچینەوە جارێکی تر بەم بانگەشە بێ بنەما یعنی بێ بنەمای دەستوری یاسایی زانستی هیچ شتێک هیچ تەنیا بانگەشەیەکی سیاسی ڕوت انتخابی بەتاڵ بەم بانگەشانە هەڵ نەخەڵەتین لە خشتە نەبرین و ورتر بینەوە لایانی کەم ڕۆژی ڕقەمەکانی عێراق بخوێنینەوە بزانین ئایا حکوومەتی عێراق ئەتوانێت لە ئایندە موچەدەرێکی باش بێ بۆ هەرێمی کوردستان ئەمە لایەگو ئەبێ بشپرسێ بڵێ ئەرێکاکی بەڕێستۆ پەرلەمانتاریت تۆ بە دەنگ ئێمە چوی سوێندت خواردووە دڵسۆزبی بۆ ئێمە ئەم ئیمزایانە ئێمە چی لێ هاو ئەو فۆرمانە چی لێ هاو و ئەم جگەل لەو پەرلەمانتارە کۆمەڵی پەرلەمانتارێتیژ من لە زۆربەی ئەڵقەکانە ئاماژیان پێم بەڕاستی هەر جاری هەر ماوەیەک دێن دەهۆڵێک بۆ خەڵک لێدەن و بە دەهۆڵێک خەڵک هەڵەپەڕێنن هەر جارێک دێن بە بانگەشەیەکی یا لەگەڵ ڕێزم بۆم دانیشتە درۆ دەلەسە خەڵک لە خشتە ئەبەن گرنگی تر خەڵک بەخۆیان بچێتەوە زۆر گرنگیشە منەوە بە ڕێگەچارەیەکی زۆر پێویستە زانم حکوومەتی هەرێم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەو حیزبانی کە باڵا دەستن ئەبێ باش بزانن چەند خەڵک وشیار و ڕۆشنبیر بێ لە بەرژەوەندی ئەوانە خەڵک وشیار بێ باوەڕ بە درۆی وان ناکە خەڵک ڕۆشنبیر بێ لە ئاستێکی باشە بۆیە بێ پڕۆژە ڕۆشنگەریەکانیش احتیمام پێ بدەن و پارەی تیا خەرج بکەن بۆ ئەوەی کە خەڵک بەرەو هۆشیارێکی سیاسی باشتر بڕوا نەکە هەموو دقەیەک بە بانگەشەی کەسێک هەڵخەڵەتێ من بۆ خۆم بەزنم و ئاخر نمونایەنمەوە خۆم سەرکردەیەکی باڵای ئیسلام دیکە سەرکردەی یەکەمی حیزبێکی ئیسلامیە لە کوردستان قسەی بە جمهورەکەی خۆیە کرد لە هەڵبژار لە خوێپشاندەرەکانی پێشووتر ئەبێک بەرپرسانی هەرێم کراسێک دادڕن لە بەرپرسانی بەغا چونکە لێ خۆپیشاندان نەکرێت کەس لوتی خوێن لێ نەهاتووە ئێستا هەمان جەماوەر هەمان و کەسێک لە میدیا بیان ئەبێ گرنگە بپرسن لەم سەرکردەیە بڵێ ئەرە جەنابی سەرۆکی حیزبی سیاسی یا ئەمیر با ناوێنم باشە ئەو ئێستا 2000 زیاتر خۆپیشاندان لە عێراق کوژراون لەماوەی ئەم چەند خۆپیشاندانی ئەو ساڵی ڕابردوو کە بینیمان دەیان هەزاریان بریندار و کەم ئەندام کراون زائدەن تا ئێستا ئێمە ئێستا لەوانەیە کە ئێمە ئێستا قسە بکەین یەکێک خۆپیشاندارێک کە تیرۆر کرابێ لە ماڵی خۆیان بەردەوام ئەم تیرۆرانە هەیە بۆیە گرنگە خەڵک بەمانە بچێ بەڕای من بە یەک دێڕەڵێم سیاسەتی کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینۆن لێ ڕاگەیاندووە ئەڵێ ئێمە خۆمانە گونجێنین خۆ گونجاندن باشترین شێوازی ئێستایە کە ئێمە هەم خۆمە لە ناو قەیرانین هەم ئەو وڵاتی کە بەداخۆ ئێمە هەرێمێکی سەر بە و ئەویش لە قەیرانێکی گەورەیە ئازانی تایبەت بە کوردستان کاک بەرە من پێم وایە ئێمە لەبەرەوەی بەداخەوە
هەتا ئێستش ئێمە بەشێکین لە عێراق لە ڕۆ سیاسیەکەیەوە و بە درێژایی ساڵانی ڕابردووش ڕووداوە ئەمنیەکانی عێراق ڕووداوە سیاسیەکانی عێراق هەر ڕوودا و پێشاتێکە لە عێراقا دروست بوو بێ کاریگەری ڕاستەوخۆیان ڕاستەوخۆی لەسەر ئێمە هەبوو و بە تایبەتیش ئێمە جارێکی تریش بەداخەوە کە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو حکوومەت هێرێمی کوردستان سیاسەتە ئابوووریەکەی بۆ ئاراستەیە نەبووە کە ئێمە بتوانین پاشکۆیەتی ئابووریمان لانی کەم بۆ بەغدا نەبێ و بەبێ هاوکاری و دەستگرۆیی بەغدا ئێمە بتوانین لە ڕووی ئابووریەوە بە جۆرێک لە جۆرەکان خۆمان بگونجێنین و خۆمان بژێنین کەواتە ئەمەوە ئاکات کە هەر کاریگەریەکی ئابووری هەر گۆڕانکاریەک لە هاوکێشە ئابوووریەکانی عێراقا بە تایبەت ڕنگدانەوەی لەسەر ئێمە هەبێ و هەر ئەگەر لە ساڵی ڕابردووشەوە تەماشای بکەین ئەم کاریگەریانەمان بۆ ڕوون ئەبێتەوە بەڵام لە ڕۆ سیاسی و دیپلۆماسیەکەشەوە ئەگەر پەیوەستی کەینەوە بەم تەوەرەی کە ئێستا قسەی لەسەرەکەین دیسانەوە بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر کوردستانە بێ من بڕوای ڕەهام هەیە و یەقینم هەیە لەوەی کە ئەمریکا نایەوێت ئەم ناوچە چۆڵ بکات بەڵام ئایا ئەمریکا جێگۆڕکێ بە هێزەکانی ئەکات ئەمە ئاساییە و واشی کردووە و ئەوەی کە ئێستا کوردستان لە ڕووی مامەڵەکردنی استراتیژی ئەمریکیەوە جۆرێکی ترە ئەگەرچی بەداخەوە ئەمریکا سیاسەتی دەرحەق بە پێگە و بە ئایندەی کوردستان سیاسەتێکی دژمنکارانە بووە تا حەدێکی زۆر مەبەستیشمە هەڵوێستی لە ڕێفراندەمی سربەخۆی کوردستان و تایبەت بە چارەنووس و بە مافی خەڵکی کوردستان لەوەی کە بڕیار لە خۆیان بدەن هەڵوێستێکی دۆستانە نەبووە وەلانێکم هەڵوێستێکی بێلایەنانە نەبووە بەڵکو تاو لایەنگیرانە بووە و پشتی عێراقی گرتووە و دژی خەڵکی کوردستان وەستاوەتەوە بەڵام لە ئیستەیە لە ڕووی پراکتیکەوە ئەو کوردستان وەکو ئەوەی کە واشنگتن پۆست ناوی هێناوە ئەڵێ کوردستان ئێستا وەکو باکاب لۆکەیشنە بۆ ئەمریکا و بۆ هێزەکانی یعنی ئەمریکا هێزەکانی خۆی لە تاجی و لە ناوەڕاست و لە باشووری عێراق جوڵە پێیەکە و ئەیکشێنێتەوە کوردستانی کردووە بۆ شوێنە ئارامەی کە ئەتوانن تیا بمێنەوە و بێ ئەوەی سەربازێکی خوێنی لە لوتی بێ و ئێستش سینارۆیەک باسەکرا کە من پێم وایە ئەمە مەترسیە و حەقنیە ئێمە لە میدیای خۆمانەوە لەسەر ئاسی سیاسیش قسەی لێ بکەین ئەوەیە کە ئەگەر ئەمریکا بڕیارێکە نەکشێتەوە کە ناکشێتەوە لە ئەگەری داخستنی باڵێزخانەکەی لە بەغدا ئەوە هێشتا کارکردن لە کۆنسولخانەکەی کە بێتە گەورەترین کۆنسولخانەی ئەمریکا لە دنیاە لە هەولێری پایتەخت هەر ئیشکردن تایە بەردەوامە ئەگۆڕێ بەوەی کە بێتە شوێنی باڵێزخانەی ئەمریکا لە هەولێر لە جاتیەوەی لە بەغدا بێ ئەمە من پێم وایە بە دووشت خراپە یەکەمیان ئەوەیە کە کوردستان تووشی ئاڵۆزی ناوخۆیی زیاترەکە لەگەڵ هێزولایەنە سیاسەکانی عێراقا و تووشی ئەحراجەیەکی سیاسیمانەکات لەو ڕۆوە و خاڵێکی دووەم و مەترسیدارتریشی ئەوەیە کە ئەو موشەکانەی کە کوێرانە بە هەولێرەوەندران و خۆشبەختانە ئامانجەکەیان نەپێکا نابێ بەس تەنها لەو گۆشەنیگایەوە تەماشای بکەین کە تەنها 4 موشکی کوێر و وێڵ بوون و لەو دەشتانەی هەولێراکەوتنەوە زەرێرینە بەڵام مەبەستەکە ئەوەیە کە پەیامە بۆ ئەمریکایەکان بە تایبەت ئەگەر ئێوە ئەتانەوێت باکاپی خۆتان لە هەولێر بکەن ئێمە دەستمان ئەگاتە هەولێریش بە جۆرێک لە جۆرەکان ئەمە چیمان پێڵێ ئەمە ئەوەمان پێڵێ کە ئێمە کاتمان زۆر کەمەوە بە کاگوشاریش ئەگەر لەسەر بابەت هەمان بابەتە زانی ئێمە واقعی بن تاوان ئێمە هەرێمیی گەورە نین بەڕاستی دەوڵەتێکی سەربەخۆ نین بەداخەوە بمانێ و نەمانێ بەشێکیان لە عێراق دۆخی عێراق بە پۆزیتیو یا بە نەگەتیو کاریگەری لەسەر ئێمە هەیە جاگەر سەیری مێژوش بکەین ئێمە لە ململانی نێوان دەوڵەتانە دایمە کوردستان زەرمەند بووە بڕۆ بە زمانی سەفەوی و عوسمانیەکان کوردستان تووشی وێرانکاری بۆ بەرەوە بۆ جەنگی ئێران و عێراق دیسان و کوردستان تووشی زەرێک یەکجا زۆر بووە شەڕی داعش و جەنگی داعشیش دیسان و ئێمە هەمومان لە یادمانە و ئەگەر ئەمە لە ڕووی ئەمنی و لە ڕووی عسکەریەوە لە ڕووی ئابووریش و دیسانەوە مادەم بەشێکین لە عێراق بەڕاستی ئەگەر دۆخێکی نەخوازراوی ئابووری لە عێراق بێتە پێشەوە دیسانە کاریگەری نەگەتیڤی لەسەر ئێمە هەیە ئەگەر دۆخێکی وا بێتە پێشەوە کوردستان یەکێک لە خاڵە سەرەکیەکانی بەهێزەکانی کوردستان ناوچێکی گەشتیاریە دیسانەوە ئەگەر لە ڕووی ئەمنی و لە ڕووی ئابووریەوە گونجاو نەبێ لەو ناحێش و کاریگەری نەگەتیڤی لەسەر هەرێمی کوردستانە بێت ئێمە هەرێمیچین لە ئاشتیا گەشاکەین ئێمە هەرێمیچین لە سەقامگیریا گەشاکەین لە ئاژەوا و شەڕا ئێمە قەت گەشەمان نەکردو گەشەش ناکەین
لەبەرەوە هەر سەقامگیریەک لە عێراق هەبێت، هەر سەقامگیرێک لە هەرێمی کوردستان هەبێت، هەر سەقامگیرێ ناوچەکە هەبێت لە نەتیجە بەرژەوەندی کوردستان هەرێمی کوردستان. دکتۆر لە ڕووی ئابوووریەوە بە دوو خولەک ئەگەر بڵێ ینی حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات چۆن مامەلە لەگەڵ ئەم ڕۆژە بکات؟ زۆر سپاس. لە سەرتاوە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نەوە دوو بڕگەی سەرچێ بوو سەبارەت لایانی ئابووری کە سەخت دەکاتەوە سەردووسێ هێڵی سەرەکی یەکەم شت فرەچە شنکردنی ئابووری کەواتە اعتماد نەکرێت سەرنەوت وەروە بەڕێپێدانی سەکتەرەکانی تر وەک پیشەسازی و کشت و کاڵ و بۆ کشت و کاڵ بەرگەیەکی تایبەتی هەیە خاص بۆ تەژێعی کردی کشت و کاڵ وەروە خاڵش تریش هەیە تایبەت بە ئابووری ئەمیش بەرپێدانی بانکەکان و سیستەمی تاکسەکان واکە زەریبەکان. ئەوەی کە گرنگە دواتر لە مانجی دوی ئەم ساڵە یاسایشتر دەست یاسای چاکسازی کە چەند بەرگەیەک لە خۆی هەمان چاکردنی خشتەی موچەکانە و خشتەی تەقاعودەکانە بە شێوەی عادلانە و پرۆفشنەڵۆبی کە زەرمەندەبی و بەپێی استحقاقیشە. ئەمە جگە لە چاکسازی لانی کارجێڕی ئەتوان هەموو انعکاس دەکە پێکەوە چاکسازی لە واری کارجێڕی انعکاساتی هەیە لەسەر لایانی داراییشەوە و ئەم شتانە کە کەوتوتە سەر ینی بواری جێبەجێکردن کاریگەرێکی بە چاوی دەبی هەر خۆمان وەک بینیمان لە میدیاکان باسکرات چەندین پرۆژێک کراوە لەو کاتێک کە حکوومەت لە قەیرانی داراییدا پرۆژەی هێڵی 150 هێڵی 6 متری لە سلێمانی وەرەوە پرۆژەی تر و بەرنامەیەکی باش دانراوە لە دەستەی وەبەرهێنان و بی هەموو پرۆژانەی پێشتر بە عشوایی دەکرا ئێستا بە پلانەوە تەنها سەخت دەکەن لەسەر ئەو شتانی کە داهاتی هەیە وەک پرۆژەکانی کشت و کاڵ و پێشەسازی. زۆر گرنگە ئەو خودی خۆگونجان و تا تۆ لەگەڵ ئەو داهاتێک کە تێتە دەستی لەگەڵ ئەو ڕۆژە ئابووری کە تووشی بووی نایڵی هیچ کەرتێک پەچی بکەوێ و هەر کەرتێک و بەپێی ئەوەی کە لە بەردەستایە خەرجێک ئەمە خۆگونجاندنە کە بە بڕوای من ڕێبازێکی زۆر باشی ئابووریە. ئێمە توای خاڵی گرنگە سەباسی کاریگەری ڕوودا و پێشادەکانی عێراقمان کە لەسەر هەرێمی کوردستان بەڵام بەر لەوە دەبێ ئێمە ماڵی خۆمان ڕێک بەر لەوە خۆمان گرنگترین ئەگەر خۆمان لە ئاستی پێگەیەکان نبین کە خۆمان ئامادە بکەین بە هەموو پێشاتەکان ڕەنگە بە هێواشترین با بلەرزین دەبەرەوە ڕێخستنی نێوماڵی خۆمان ڕێخستنی ئابووری خۆمان و لە هەمووشی گرنگتر بەڕاستی ئەو بەرنامە چاکسازی کە دانراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو یاسا تەمان لە پەرلەمان دەرچووە ئێستا بە تەمایە جێبەجێکات خاڵێکی یەکجار گرنگە ئێمە ناتوانین بەم شێوەیە بەردەوام بین ئەگەر چاکسازی جددی نەکەین پێداگر بێ لەسەر چاکسازێک هەمیش هەموو لایەک پشتیوان بێ پشتیوان بێگومان گەر لایەنە سیاسەکان تەگەری بۆ دروست بکەن ڕەنگە کۆسی بێتە ڕێ بەڵام زۆر گرنگە هەمیشە پێداگری لەسەر ئەو بەرنامە چاکسازی حکوومەت بین. زۆر سپاس بە هەموو لە کاتمان نەماوە دکتۆر نیو خولەک چیت هەیە بیڵێ لەسەر کوردستان بۆ تایبەت؟ نیو خولەک ئەگەر بیخۆزمەوە ئەواڵم کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵەیەکی باشتر لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکا بکە بەوەی کە بیقۆزێتەوە بۆ دەرفەت و بۆ هاوکاری. یەکەمیانەوەیە کە ئێمە نابێت چاو لە بەشەکانی دیکەی عێراق بکەین و چاو لە هێزە شیعە و سوننەکان بکەین کە ئەمریکا بە نەیار بزانین بەڵکو ئەبێ وەکو ئەڵمانەکان و وەکو پۆڵەندەکان ئەمریکا بقۆزینەوە تەواجودەکەی بقۆزینەوە بۆ پەرەپێدانی باشتر و هەروەها هەر بەهاناوەچوونێکی ئەمریکاش لەم قۆناغەیە ئەوەیە بیخۆزینەوە بۆ ئەوەی کە دەرفەتی باشتر و سوودی زیاتری هەبێ بەدەر لەو هاوکارێ مانگانەی کە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. زۆر سپاس بۆ هەموو لایەکتان بەڕای من خۆم گفتوگۆیەکی زۆر جوان بوو زۆر باش بوو هیوادارم سوودی هەبێ بۆ بینەرانی عزیزیش. بەڕێزان لە کۆتای هەرەوە ناڵێم ئێمە سەر بە دەوڵەتی عێراقین حاڵی حاضر ئەم دەوڵەتە وەک کەپرێکی لار و لەق و لاسەنگی لێ هاتووە دارەڕای سەری ڕزیوە چوارکۆڵەکەی وشک و لاواز و باریکن هەروەها ئاویش چۆتە ژێری و بنی تەڕ بووە تا ئەو کاتەی ڕەشەبایەکی توندیش بە دەوریا هەڵی کردووە تا ئەو کاتەی ئەم ڕەشەبایە ئارامە بێتەوە و نامێنێ نازانم چی هیوایەک هەیە بۆ نەمانی ئەم ڕەشەبایە چ هیوایەکەیە کەسانێک بێن دارەڕاکان ڕزیوەکەی چاکەنەوە و کۆڵەکەی ئەستور و پتەی بۆدانن چ هیوایەک هەیە ئەو ئاوەی بنی ببڕێ و وشک کرێت و تا وای لێبێ خەڵکی عێراق لە بنیا بە ئاسپ حەوێنەوە ئەمانەت لە ڕووداوەکانی داهاتووە بۆمان ڕوو نەبێتەوە.
هیوادانی هەر شتێک ڕوئایە لەم ناوچەیە کوردستانی خۆشەوی سەرکەوت و سەلامەت بێ، هیوادانی خەڵکی کوردستان لە ئاشتی و خۆشگوزەرانی و ئاسوودەی و دوور لە دەرد و بەڵا بژین. کاتێکی خۆش مامولایەتە.